بەڕێزان و کاتتان باش، خۆشحاڵین لە چاڵەکێکی تر لە چاڵەکیەکانی ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. بۆ ئەم هەفتەیە وەکو هەفتەکانی پێشوو، وەکو وێبینارەکانی پێشووش، بابەتێکی سەرنجڕاکێشە کە باسکردنی کورد لە زمان و ئەدەبیاتی عەرەبیدا، ئەویش کە لەلایەن برای بەڕێزمان دکتۆر سالار تاوگۆزی کە پسپۆڕە لەم بوارەدا پێشکەش دەکرێت. بەڵام پێشوەختە بەس بۆ بەبیرهێنانەوە چاڵاکیەکانی ئەکادمیای مێگامایند پلس لە سێ تەوەردا خۆی دەبینێتەوە، ئەوانش پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری، کە هەوڵ دەدەین هەر جارەی لەسەر بابەتێک لە بابەتەکان لەسەر تەوەرێک لە تەوەرەکان بوەستین، بە تایبەتی ئەوانەی کە بۆ بەرژەوەندی گشتی و سوودی گشتی دەتوانین سوودی لێوەربگرین. چاڵاکیەکانی مێگامایند 90 خولەکە، ئەوانەی وەبیناری شەوانی شەممە، عادەتەن نیوەی کاتەکە دەدەین بە قسەکەری سەرەکی. دوای ئەوە بەشداربوانی بەڕێز دەتوانن بە سێ شێوە پرسیار و سەرنجەکانیان بخانە ڕوو لە ڕێگای ڕاستەوخۆی فەیسبوکەوە، چونکە ئێستا ڕاستەوخۆش دەگوازرێتەوە لە پیجی ئەکادمیا لە فەیسبوک. جگەلەوە لە ناو چات بۆکس دەتوانی پرسیارەکانت بنووسی یان لە کۆتاییدا چاوەڕێ بکەیت، دەستت بەرزکەوە، ئێمەش ڕێگەت پێ دەدەین تاکو مایکەکە بکەیەوە پرسیارەکانی خۆت ئاراستەی دکتۆر سالار بکەیت. وەکو گوتمان ئەو بابەتەی ئەم شەو بەڕاستی بابەتێکی سەرنجڕاکێش و گرنگیشە بۆی ئاگامان لێبێ بزانین کورد بە باش و بە خراپ لە زمان و لە ئەدەبی عەرەبیدا چۆن باسی کراوە. سەرەتا کورتەناسینێکی کاک دکتۆر سالار کە بەڕێزیان لە ساڵی 1983 لە دەڤەری شارەزوور لەدایک بووە، 2004-2005 بەکالۆریۆسی لە زمان و ئەدەبی عەرەبی لە زمانکۆی سەلاحەدین وەرگرتووە. دوای ئەوە لە ساڵی 2012 لە هەمان زانکۆ ماستەری لە ئەدەبی بەراوردی عەرەبی و کوردی وەرگرتووە، پاشان لە 2020 دکتۆرای وەرگرتووە لە ئەدەبی عەرەبی. بۆ ماوەی 7 ساڵیش لە حوجرە و مزگەوتەکانی شارەزوور و هەورامان و هەولێر وانەی ئاینی خوێندووە. لە بوارەکانی ئاینناسی و ئەدەب و سیاسەت بە زمانی عەرەبی و کوردی دەنووسێت و بەردەوامە، و لەو بوارانەشدا چەندین نووسین و وەرگێڕان و لێکۆڵینەوەی هەیە. تا ئێستا 2 پەرتوچیشی بە زمانی عەرەبی لە تونس و لە عێراق بڵاوکراوەتەوە، هەروەها زمانەکانی فارسی و ئینگلیزیش تا ئاستێکی باش دەزانێت. لە ئێستادا دکتۆر سالار سکرتێری نووسینی گۆڤاری جێڕانەوەیە کە بایەخ بە جێڕانەوە ناسی دەدا. لە ساڵی 2012 شەوە پاشەوەی ماستەری وەرگرتووە، مامۆستای زانکۆی لە زانکۆی سەلاحەدین و زانکۆی لوبنانی فەڕەنسی وانە دەڵێتەوە. کاری ڕۆژنامەوانی و سەرۆکاری لەگەڵ نووسین لە 2005ەوە دەست پێ دەکا. ئێستا بەڕێوەبەری سەکۆی زمان و ئەدەبیشە. دکتۆر سالار لە چەندین کۆڕ و کۆنگرە و دیداری زانستی لە ناوە و لە دەرەوەی هەرێمی کوردستان بەشداری کردووە و دواهەمینیشیان دیداری زانستی بوو کە لە 2 هەفتەی ڕابردوو لە کەربەلا سەبارەت بە دۆکیومنتکردنی تاوانەکانی توندڕەوی لە عێراق بەڕێوەچوو بە توێژینەوە بەشداری کردبوو. زۆر سپاسی دکتۆر سالار دەکەین کە ئەو کاتەی بۆ ئێمە و ئێوە تەرخان کرد تا ئەو بابەتە پێشکەش بکە، چونکە بابەتێکی گرنگە، پێمان وایە سوودێکی زۆری دەبێت بۆ هەموو بەشدار بووە. وەک دەزانن وەبینارەکە تۆمار دەکرێت، دواتریش لینکی یوتیوبەکە لە بۆ ئەوانەی بەشێکیان لە دەستویان لەبەر هەرو کارێک نەیانتوانی بەشداری بکەن لەگەڵ گروپەکان شێر دەکەین و دەنێرین بۆتان. ڕوخسەتمان لە دکتۆر سالاریش وەگرتە دوای سلایدەکانیش هەر بنێرین بە شێوەی PDF ئینشاڵڵا. کاک دکتۆر ئەمە هیچمان نەما، ئەگەر جەنابەت ئامادەی ئێستا سعات 9:05 حسابی خۆت بکە لە نێوان 45 بۆ 50 خولەکەی قسەکان تەواو بکەی بۆ ئەوی بەشەکەی تر بۆ سەرنج و بەشداری و پرسیاری ئامادەبووان تەرخان بکەین.
دووبارە زۆر سوپاس بەناوی ئەکادمیای مێگامایند کاکتۆر سارا. سپاس دکتۆر گیان ڕێگەم دەن بە سلایدەکان شێر بکەم بەرەوەی کە برادرانیش ببینن چونکە بەبێ ئەوانە ڕەنگە ئەومان دەبێت نازانم ئێستا لێرە بە شەیری سکرینەکەم بکەین لێرەوە دکتۆر. زۆر باشە ئێستا پاوەرپۆینتەکە بە دڵنیابینەوە کە پاوەرپۆینت دەکەیت. دیارە دکتۆر؟ تەواو بەڵێ دیارە ئەگەر دەیکێ فۆڵ سکرین ئەگەر واش بەردەوام بکەیت خۆت کێشەمانی واللهی وا بەردەوام باشترە لەبەر فۆڵ سکرین ڕەنگە هەمووی نەبینم. تەواو باش. بەڵێ بەڕێزان سپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ برای بەڕێزم کاک پرۆفیسۆر دکتۆر هیمداد کە هەمیشە وەک ئەکادیمێکی چالاک و بەڕێوەبەرێکی گوت و گۆڵ وریا لە کاری ئەکادیمی ناسیمە. سپاس بۆ ئەکادیمای مێگامایند پڵاس کە ئەم دەرفەتی بە من بەخشی. کاتێک کە دکتۆر داوای لە من کرد بابەتی پێشکەشکەم ڕاستی چەند بابەتێک لە خەیاڵما هەبوو، بەڵام ئەم بابەتە پێشتر لە یەکێک لە زانکۆ ئەهلەکانی کوردستان پێشکەشم کرد، بەڵام بەداخەوە نەیان هێشت ئەوەی کە دەمەوێت بێڵێم. ئەوان ویستیان تەنها باس لە لایەنی ئیجابی بکەم، لایەنی ئەرێنی ئەوەش کاری ئینسانی ئەکادیمی نییە کە بابەتێکی باس کرد بەڕاستی دەبێت لایەنی ئەرێنی و نەرێنیش پێکەوە باس بکە. من لە چالاکیەک لەو زانکۆی بەشدار بووم، وەرکشۆپێک بوو کە هاوتا عەرەبەکەم کە مامۆستای خۆمە ئەو لایەنی ئیجابی باسکردن، هەر لایەنی ئیجابیەکان منیش وتم نابێت ئەوها بێ، چونکە ئێمە دەبێت هەموو بابەتەکان لە هەردوو ڕوانگەکەەوە ببینین، بزانین بۆی کە وێنەکە باشتر بێت بەڕاستی لە بەرچاوی ئێمە، گەرنا وێنەکە ڕوو نابێتەوە. ئامانجمان لە ئەم وێبنارە بەڕاستی ئەوەیە کە نیشاندانی وێنەی منی کورد لە زمان و ئەدەبی ئەوی دیکەی عەرەبیدا، ئەویش لە پێناو تێگەیشتنی زیاتر لە یەکدی و هەڵوەستەکردن لەسەر خۆ بە ئەوی ترکردن و خۆ بە کەمزانین، یان وەک هەندێک دەڵێن خۆ بە کۆیلەکردن لای منی کورد، باشکردنی وێنە باوە نەرێنیەکە بە ئەرێنیەکان و باشکردنی وێنە باوە نەرێنیەکان و پەرێپێدانی وێنە ئەرێنیەکان، برەودان بە کولتوری پێکەوە ژیان لە ئێستایەکی پڕ لە تایەفەگەری و ڕقوکینە و ڕەتکردنەوەی بەرامبەردا. ئەمە ئەو ئامانجە سەرەکیانەیە کە ئێمە لە ڕێگەی ئەم وێبنارەوە دەمانوێ باسیکین. من دەمەوێت سەرەتا باس لە چەمکی ئەوی دیکە و هەڵوێستی من لەبارەوە بکەم و دێمە سەر ڕەچەڵێکی کورد لە زمان و ئەدەبی عەرەبیدا، وێنەی نەرێنی کورد لە ئەدەبی عەرەبیدا باس دەکەم، پاشان دێمە سەر وێنەی ئەرێنی کورد لە ئەدەبی عەرەبیدا و نەورۆز لە شیعری عەرەبیدا باس دەکەم، و پاشان دێمە سەر کورد لە ڕۆمانی عەرەبیدا، لەوێش ڕۆمانی عێراقی بە نمونە وەرەگرم، چونکە عێراقیەکان سەرکاریان لەگەڵ ئێمە زیاترە و بە تایبەتی ڕۆمانی هاوچەرخی عێراقی، چونکە ڕۆمانی گەشتر بابەتێکی ترە. نووسینی ئەدیبە کوردەکان بە زمانی عەرەبی، ئەمانە ئەو تەوەرانن کە من لە ماوەی داهاتوو باسی یەکەم. سەرەتا دەمەوێت باسەوە بکەم کە ئەوی دیکە یان ئەلئاخەر یان the other لە سادەترین پێناسەیدا واتە بەرامبەری منە، هەندێک دەڵێن پێچەوانی منە، و ئەم منە دیارە جیاوازە لەگەڵ ئەو ئەوی دیکەیە، جیاوازە لەگەڵ من لە ڕەگەز، لە ئاین، لە هزر، لە شوناس، لە زمان، لە ڕنگ، لە وڵات و لە هەر لایەنێکی دیکە کە جیاوازی نێوان من و ئەوی دیکە دەربخە. تێگەیشتن لە پەیوەندی نێوان من و ئەوی دیکە وەک لە لێکۆڵینەوەکانی ڕخنەی کولتوری باس کراوە، هەمیشە کرانەوەی لێ دەکەوێتەوە. ئەگەر بێت و من لە ئەوی دیکە تێنەگەم، ئەو کاتە شوناسم بەسەر ڕووی ئەوی دیکان ناکرێتەوە، ناتوانم تێبگەم. لێکۆڵینەوەکانی ڕخنەی کولتوری و لێکۆڵینەوەکانی ئەمڕۆ زۆر بەیەغ بە بابەتی من و پەیوەندی بە ئەوی دیکەوە ئەدەن. ئایا ئەو پەیوەندیە پەیوەندێکی دژەوانەیە یان پەیوەندێکی تەباو باشە؟ ئێمە لە ناو ئەدەبیاتی کوردی و لە ناو ڕۆشنبیری کوردی بەڕاستی کەمتر قسەمان لەسەر پەیوەندی نێوان من و ئەوی دیکە کردووە، کە ئەمە بابەتێکی گرنگە لە لێکۆڵینەوەکانی ئێستا، لە لێکۆڵینەوە فەلسەفیەکانە، لە لێکۆڵینەوە کۆمەڵناسیەکانە، لێکۆڵینەوەکانی بواری ئاین، لە بواری ڕۆشنبیری. بۆیە ئەوی دیکە بۆ من جێگەی بایەخە کە لەم بابەتە باسیکەم، و پاشان دێمە سەر ڕەچەڵێکی کورد لە زمان و ئەدەبی عەرەبیدا. طبعاً زمان و ئەدەبی عەرەبیدا ڕەچەڵێکی کورد بۆ کۆمەڵشتی عەجیب ڕێنراوەتەوە، تەنانەت بۆ شتی نائاسایی خورافی. بە زۆر ویستوانە شوناسێک بۆ گەلێک بدۆزنەوە کە ناوی کوردە. بۆ نمونە لە فەرهەنگی ئەلعیندا خەلیلی کوڕی ئەحمەدی فەراهیدی دەڵێت کوردنەوەیەکن لە خەڵک، یان خەڵکانێکن
پاشان ئەم بەیتە شیعرەش دەهێنێتەوە دەڵێ عمرك ما كرد من أبناء فارس ولكنه كرد بن عمري بن عامري أما كرد أقرأته بو كسك بناوي عمري كردي كري عمري كري عامر كأمر جار عرب لير حولي بعرب كردني رشالكي كردتا أروى ابن فارس معجم مقاييس اللغة معناه شيء كرد بمدافع أو اضطراد ما تبر قري كردن يعني دەرکردن لێک دەداتەوە دەڵێت لە مکارەدە وەرگیراوە پاشان نیوە بەیتە شعرێکی بەشار بنبورد دەهێنێتەوە ئەم بەیتە نیوە بەیتە شعرە هەندێک دەڵێن ئەسڵەنەوە شعرەکە هی ئەبوو دولامەیە هەندێکش دەڵێن هی بەشارە تا ئێستا یەکلای نەکراوەتەوە دەڵێ ئەلا ئین ئەهل الغەدر ئاباؤک الکورد بەڵام تەواوی بەیتەکە ناهێنێ بەڵکو تەواوی بەیتەکە چیرۆکی لە پشتە چیرۆکی بەیتەکە شەوەیە کە ئەبوو مسلمی خۆراسانی ئەوەی کە هاوکاری عباسیەکانی کرد لە دامەزرانی خلافەتی عباسی و ناوبانگێکی زۆری هەبوو ئەم پیاوە هەوڵی دا کە عباسیەکان خلافەتێکی باشیان هەبێ بەڵام ماوەڵ غیرەیان لێ کردیان ترسان لە نفوزی بۆیە تۆمەتێکیان بۆ هەڵباسی و ئەوە بوو کە بانیان کرد و لە مەجلیسەکە بە شێوەیەکی ناشرین کوشتیان جگە لەوەش کردیان بە غەدار وأوت لم شعري شباس كلا أبا مسلم ما غير الله نعمة على عبده حتى يغيرها العبد أفي دولة المنصور حاولت غدرة ألا إن أهل الغدر آباؤك الكرد عندك ضلن بيتك بمشي في دولة المهدي بهر حال أمانك كخوي توان باركة أبو مسلم توان باركة بغدر بالكو باكير باوكانيش يعني باوك آبائي أويش هر بغدر توان باركة لا أم الشعر دا وأرزور جر ما مستعرب هوركان من أربو خوشي أم قصب إماكن يعني كبير ما نجن دلنا ألا إن أهل الغدر آباؤك الكرد وات أم الشعر لسردمي عباسية وتا استهشتا ديتو دجل لذاكرة عربية ما وك كردكان جورك لوعي دروس كردو يعني وينيكي نمطي وينيكي بابي ناشريني بو كرد دروس كردو كردكان مش غدارن يسد بينك أما شون رنجة دات ودوات لا ناو زمان وأدبي عربي ومعنا زمان ناس وأديب الفيروز آبادي للقاموس المحيط داليت كردواتا جردن هروها بمعنى دركردنش لكي داداته بأكرات كوي دكاتوا داشتت بابيري جوري كرد يعني بابيري كردي كري عمري كري موسيقيائي كري عامري كري ماء السماء بوا هروها ابن دريد لجمهرة اللغة داليت رشالك ناسا كان دالين أوي دالين نوي كردكان يعني كردكان نوي كردي كري عامري كري سعسعن زمان ناس وميجونوس وأديب القلقشندي رشالكي كرد بقى للسامي كان دقرين تو جرانويك نقل دكاك رشالكي كرد بجورج رشالكي كرد بجورجيا كان لقوقاز ده بس تمام چند هو زكي كردي لنا زمان وأدبي عربي ده باس كده ونك لربع هالنسرا أدبي عربي كردي لنا زمان وأدبي عربي ده باس كده ونك جوقان جوزقان داودي زمان ورانولور أروها المتنبين ناوي كرد هوزي كردي بناوي ساقي بباش ناس أنا بيجي براويان قال ساقي كؤوس الموت والجريال لما أصار القفص أمس الخالي وقتل الكرد عن القتال حتى اتقت بالفر والإجفال أما متنبي باسيك دو أدي بجوراء الجاحظ لنا مكاني دار رجالي كردي بوهوزي الهذيل عربي راندته قلت يتي هذيل كردكاني عربي أروى الزبيدي قلت يدي جوان هوزي كردن الفيروز آبادي دليت بشنوي كان تايفي في كردن أما جا بناوي شاعري في بشنوي دكات كأبو عبد الله حسيني كري داودي بشنوي بلام أم شاعر خوي بعرب دزاني يعني شاعري كرد حسيني كري داودي بشنوي كبعربي نوسيتي رشالكي ندوقي خوي بو هزي مهران دقرين دو كزيات القمان بو دجت ناوكي الأصل دا ميران بيت دورنيا كميراني كاني كردستان من يعني اواني كميراني ناسراون للاكي ديكو همان شاعر شانازي بو دكاكوا قال لكي نوي كردي كري عامري كري صعصعن كلقيكي قيس عيلاني عدنانين العربكاني باكور او لشعرك داليه يعرف الناس رسم الذل في جهة فالذل عند بني مهران مجهول نحن الدؤابة من كرد بن صعصعة من نسل قيس لنا في المحتد طول باشان دلي مفاخر الكرد في جدودي ونخوة العرب في انتسابي إن جاي كم كسكبا بير هرجوري كردكاني كردو بعمري كري سعسعاء جراريك ببناي سحيم كري حفص كأبو يقزا كأبو يقزانش بناو بانجا لصالي صونوي كوتشي لبو
یان 805 بۆ 806 زاینی ژیاوە ئەمە لە چەند نووسراوێکی بێسەر و شوێندا یادداشتی کردو و پاشان زمانزان و ئەدیب و موێژونسان دوای ئەو هەمان شتیان بڵاو کردوتەوە وەک مەسعودی کە هەمان زانیاری بە هەندێک گۆڕانکاری بڵاو کردوتەوە سەبارەت بە ڕەچەڵەکی کورد لەبارەی بەعەرەبکردنی کورد و خۆ بەعەرەبکردنی هەندێک لە کوردەکانەوە نووسەر و بیرمەندی کورد ڕێبوار سوێری لە پەرتووکی قفەسی ئاسنین یان بۆ ببمەوە بە عێراقیدا دەڵێ پرۆسەی بەعەرەبکردن وەک ئیمتیازێک وا بووە کە لە سەدەکانی ناوەندەوە بۆ یەکەم جار لە سەدەی هەشتەمی زاینیدا لەلایەن نووسەرە عەرەبەکانەوە بە مەبەستی دەستەمۆکردن و ماڵیکردن بە کورد درراوە ئەمەش بۆ مانایی لەو مێژووە کەمپانیایەکی عەرەبیانەی ئیسلامیانە لەسەر دەستی مێژونووس جوگرافیزان گەڕیدە و نووسرانی عەرەبخراوەتە گەڕ بە نیازی دۆزینەوە و دروستکردنی ڕەچەڵێکێکی عەرەبیانە بۆ کورد لە پاشانیشدا و لە ئەنجامی برەو سندن و بەهێزبوونی ئەم کەمپانیایە لە سەدەکانی پاشتردا گوتارێکی هێندە پتەوی داڕشتووە کە ڕەتکردنەوەی بە تایبەتی لەلایەن کوردی خۆیانەوە ئاسان نەبووە و دەسەڵاتی ئەم گوتارە ئەوانشی گرتووەتەوە بە جۆرێک ئەم جاریان کوردەکان خۆیان دەست پێشخەری دەکەن لەوەی ئەسڵ و فەسڵ و بنەچی خۆیان ببنەوە سەر تیرە و تایفۆ بنەوە لە عەرەبەکان ئیدی پرۆسەی بە عەرەبکردن دەگۆڕێت بۆ خۆ بە عەرەبکردن بە جۆرێک ئەمەی دواییان وەک ئیمتیازێکی لێدێت کە کورد هەوڵی داوە لە ڕێگەی شانازیکردن بە ڕەچەڵەکی عەرەبیانی خۆیەوە بەدەستی بهێنێت وەک هەندێک لە سەیدەکانی کوردستان دەیکەن و شانازی بۆ ڕەچەڵەکە عەرەبەکەن هەرچەند من هەوڵ سەیدم بەڕاستی من ئەمە گومانم لێ هەیە هەروە سیوەلی پرۆژەی بەعەرەبکردنی کورد بە پرۆژێکی عەرەبی ئیسلامی لە قەڵەم دەدا ئەمەش بۆی مێژونووس و فوقەهاءەکان و زانە عەرەبە مسلمانەکان بە درێژایی مێژوو بە پشتبەستن بە قورئان چەند جار فەزلی عەرەبیان بەسەر میلەتانی دیکە دەداوە ئەمەیشان بەکاری ناو بۆ گەورەکردنی منی عەرەبی و دەستەمۆکردن و ماڵیکردنی شوناسەکانی دی لەژێر سێبەری شوناسی عەرەبیدا ئەمە جگەلەوەی ویستیوانە لەم ڕێگەوە ناسنامەی ئیسلام پەیوەست بکەن بە ناسنامەی عەرەبیەوە لەو نێوەندەشتا کەڵکیان لە چەند ئاەتێکی قورئان وەرگرتووە لەوانە ئاەتی حەوتی سوورەتی ئەشورا کە دەفەرمێت وەکەذلك ئەوحەینا ئیلەیک قورئانا عەرەبیًّا یان ئاەتی 37 سوورەتی الرعد بۆ پشتگیریکردن لە بۆچوونەکە ڕێبوار سوێلی ئێمەش دەڵێن نەک هەر بزانە عەرەب مسلمانەکان بەڵکو ئەوەتا لە پەرتووکی نەقد و خیتابی سەلەفیە ئیبن تەیمیە نمودەجەن هاتووە کە زانای کوردی مسلمان ئیبن تەیمیە فەزلی عەرەب و زمانەکەی بەسەر گەلەکەی خۆی داداوە یان بەسەر گەلەکانی دیکەشی داوە ئەسڵن ئەوەتا زانای مسلمانی کورد ئیبن تەیمیە پێی وایە عەرەب باشترین و زیرەکترینی ئومەتەکانن تەنانەت ڕگەزی ئەوی دیکەی عەرەب بە شیاوی ئەوە دەزانێت لە هەر ڕگەزێکی دیکە باشتر خۆشت بیە و پشتیوانیان بکەیت وەکاری ئەم بە باشترین زانینەی عەرەبیش لای ئیبن تەیمیە بۆ تایبەتمەندی لایەنی عەقلی و ئەخلاقی و کار و زمانی عەرەب دەگەڕێنێتەوە ئەواتە لەو لایەنەوە بە قسەی ئیبن تەیمیە عەرەب باڵان جگە لەوەش پێی وایە کە بە باش نەزانی ڕگەزی عەرەب نیفاق و کوفر و شعوبێت لە بەرام شعوبێتی لە دەکەوێتەوە لە بەرامبەردا خۆشەویستی عەرەب ئیمان زیاد دەکا ئەمە جگەلەوەی فارسەکان لە پلەیەکی باڵا دادەنێت بەڵام سەبارەت بە کورد هیچ ناڵێت لە بیرمان نەچێت بە خراپ باسی زمانی فارسی دەکا و پێی وایە فێڵ گزی و نیفاق و نوقسانی لە پیاواتی لێ دەکەوێتەوە ڕەچەڵەکی کورد لە سەرچاوەکانی زمان و ئەدەبی عەرەبیدا هەندێک جار گەڕێنداوەتەوە بۆ دەرەوەی سنووری عەقل و لۆژیک بۆ نمونە ئەدیبی گەورە الراغب الأصفهاني لە محاضرات الأدباءدا دەڵێت عمەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێت لە پێغەمبەرەوە گەڕاندوویەتیوە کە کورد نەوەیەکن لە جنۆکە و پەردەیان لەسەر هەڵماڵراوە بۆیەش ناونراون کورد چونکە سولەیمان سەلامی خوای لێبێت کاتێک هیندی داگیر کرد 8 ئافرەتیانی کرد بە کەنیزەک و لە دوورگەیەک نیشتەجێی کردن لەوێش جنۆکە لە دەریە هاتنە دەرەوە و لەگەڵ کەنیزەکەکاندا جوود بوون و 40 دانیان لیان دووگیان کرد کە هەواڵ درا بە سولەیمان پێغەمبەر فەرمانی کرد لە دوورگەکە دەربکرێن و ببرێن بۆ زەوی فارس لەوێش کە زۆر بوون دەستیان کرد بە بەدکاری و ڕێگری پاشان ئەوەیان بۆ سلێمان ئاشکرا کرد ئەویش گوتی دەریان کەن بۆ شاخەکان ئیتر بۆ بۆنەوە ناونران کوردەکان ڕخنەگری ئەدەبی ابن قوتەیبەی دەینەوەری باسی لەوە کردووە کە کوردەکان بەرماوەی خۆراکی بیۆراسیفن کە فەرمانی دەکرد هەر ڕۆژە و دوو مرۆڤی بۆ سەر بڕێت و بۆی بکەن بە خۆراک بەڵام وەزیرێکی هەبوو بە ناوی ئەریاییل یەک مرۆڤی بۆ سەر دەبری و ئەوەکەی دیکانی دەنات بۆ شاخ ئیدی لە شاخ زاوزیان کرد و زۆر بوون بە کورد بە کورتی گەڕانەوەی ڕەچەڵەکی کورد لە سەرچاوەکانی زمان و ئەدەبدا لە سەردەمە ئیسلامیەکاندا براوەتەوە سەر عەرەب یان فارس یان چیرۆکی دەرەوەی عەقل و لۆژیکی بۆ هەڵبەستراوە وێنەی نەرێنی و ئەرێنی کورد لە ئەدەبی عەرەبیدا با بینە سەرەوەی کە بزانین ئێمە وێنەی نەرێنی و ئەرێنیمان چۆن ئەمە تا ئێستا لە زمانەکەدا وێنەکە نەرێنی بوو
لأدبي عربي دا بتايبتي للشعر العربي كوندا بيني كنت بقرتي زور نريني وقت دكتور أحمد محمود الخليليش آماجي بيقول ولا الشعر العربي كوندا كرد كان بإبليس كراون تكفير كراون تومت بارو سكاياتيان بيكراوا هروا بأهلي غدرو جاتي كردي بيغمبران خرافكاري رون نبيجي دوبركي شورر بصر دصوات داران بأخلاقي دلرقي چتەیی و ڕێگری و هەرچی و پەرچی و هیچ و پوچی و چەند وێنەیەکی دیکەی ناشرین ناسراون تەنانەت ئەلجاحیز کوردی بە هەرچی و پەرچی داناوە هەرچی و پەرچەکانیشی لە خوارەوەی خەڵکی ئاساییدان هەروەها ئەدیب و زانای ئیسلامی الراغب الأصفهاني لە پەرتووتی محاضرات الأدباء دەڵێت لاوێک ئاەتی شەشەمی سورەتی التحریم بە مامۆستایەک دەخوێندەوە بە مامۆستاکەی دەخوێندەوە کە وەسفی دۆزەخ دەکات و دەڵێ یا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون ما أمرهم ويفعلون ما يؤمرون مامۆستاکە شوتی ئەو فریشتانەی کە لە ئاەتەکەدا ناویان بە غیلاظ شداد واتە دڵڕەق و توند و تیژ هاتووە کوردن فریشتە نین لەبیرمان نەچێت هەندێک جار عەرەبەکان وشەی کاکە و ئیستیگراد بۆ گاڵتە پێکردن و سوکایەتیکردن بە کورد بەکاردێن بەتایبەتی لە لوبنان و سووریا و میسر و لە هەندێک لە درامەکانیشدا ئەمە ڕەنگی داوەتەوە شاعیرێکی عێراقی نابینا هەبوو بە ناوی شەیتانی عێراقی یا شەیتانی عێراق کە لە چامەیەکی درێژدا هێرش دەکاتە سەر هەولێر و سوکایەتی بە خەڵکەکەی دەکات لە سەردای چامەکەدا هاتووە دەڵێت تبا لشيطاني وما سولى لأنه أنزلني إربلا نزلتها في يوم نحس فما شككت أني نازل كربلاء وقلت ما أخطأ الذي مثل بإربلا إذ قال بيت الخلا هذا وفي البازار قوم إذا عاينتهم عاينت أهل البلاء من كل كردي حمار ومن كل عراق نفاه الغلا ئەوە لێرە سوکایەتێکە دیارە کە کورد بەکەت دەزانێت و لە ڕووی جەنابچەند و لەگەڵ ڕێزمان بۆ ئەوانەی کە ڕێز لە کار دەگرن ئاژەڵەکە و سوکایەتی زۆران بەکراوە بەڕاستی لە ئەدەبیاتە و لە ناو کۆمەڵگاشە بە هەر حاڵ ئەم شەیتان عێراقیە بەم شێوە وەسفی خەڵکی هەولێر دەکات هەندێک لە سەرچاوەکانی ئەدەبی عەرەبی وێنەی باشی کوردیشان نیشاندا وەک ئازایەتی بەوەفایی نەفسبەرزی پاڵەوانی بەتایبەتی لای شاعیرە نوێیەکانی وەک هیچدا فرێزاناوە عەلامە و ئەدیب عیمادالدین الئەسفەهانی بە ئازایەتی و پاڵەوانی و چاونەترسی وەسی شەڕوانە کوردەکانی سوڵتان نورەدین زەنکی کردووە بەتایبەتی ئەوانەی لە هۆزی مەهرانیان میران بوون لە شعرێکە دەڵێت عقدت بنصرك راية الإيمان وبدت لعصرك آية الإحسان وكأنما الأكراد فوق جيادها عقبان ملحمة على عقبان ولطالما مهرت على نصر الهدى أنصارك الأبطال من مهران هرسا بارد بأزاياتي وجربزي كرد ابن حمدوني شاعر دليت شاعرك بلنجكي وصف ذكرت لحلمت بردنو أزاياتي بكردي دشوان ديقود وليس للطراد إلا فهد كأنما ألقت عليه الكرد من خلقها أو ولدته الأسد وهو كفيل النجح حين يعدو كل لهون راوكاني الجواهري دا بقد زانين بباشي باسي كراوة جواهري بيوندكي باشي با قالي كردو بو أقداري قصي كردي بو بطايبتي بيوندكي باشي لقال مام جلال هبوا مام جلال خوي با جار روش ألكاني الجواهري دا زاني وزورشي لبر بوا أو دلي قلبي لكردستان يهدى والفم ولقد يجود بأصغاره المعدم سلم على الجبل الأشم وعنده من أبجديات الضحايا معجم يا موطن الأبطال حيث تناثرت قصص الكفاح حديثها والأقدم يا ابن الشمال ولست وحدك إنه جسد بكل ضلوعه يتألم شعب دعائمه الجماجم والدم تتحطم الدنيا ولا يتحطم هروها كرد له روكاني محمود درويش دا بباشي باسيكا ومحمود درويش دو دانا ل قصیدەکانی خۆی تایبەت کردووە بۆ کورد یەکیان لە ساڵی 1965 بوو کاتێک کە حکوومەتی بەعەز باوکاری حکوومەتی سووریا هێرشیان کردە سەر شۆڕشی ئەیلول و پێشمەرگەکانی شۆڕشی ئەیلول محمود دەروێش قەسیدەیەکی بەناوی کوردستان نووسی لە قەسیدەی کوردستان دەڵێ معكم قلوب الناس لو طارت قذائف في الجبال معكم عيون الناس فوق الشمس تمشي لا تبالي معكم عبيد الأرض من خصر المحيط إلى الشمال معكم أنا معكم أبي أمي وزيتوني وعطر البرتقالي معكم عواطفنا قصائدنا جنودا في القتال يا حارسين الشمس من أصفاد أشباه الرجال ما مزقتنا الريح في إن نضال أمتكم نضالي
ئەمە لە ئەم شعرەیە کراوە بە کوردی چەند جارێک یەک لەو کەسانی کردێتی کوردی بەڕێزیەکە کە دەڵێ لەگەڵتانایە دڵی خەڵکیتان لەگەڵە هەرچەندە موشەکان بفرن چیاکان چاوی خەڵکیتان لەگەڵە بێگوێدان لەسەر هەتاو دەڕوات بۆنی زەمینتان لەگەڵە لە ناو قەدی ئۆقیانوسەوە بەرەو باکوور لەگەڵتاناین ئەز و داک و بابم و زەیتون و بەرامی پرتەقاڵم هەڵبەست و سۆ زمانتان لەگەڵە سەربازن لە سەنگەری ئێوە. ئەم قەسیدەی کوردستانە جێگەی مشتومڕە لەبەرەوەی کە دەڵێن لە دیوانەکانی لە دیوانەکەی محمود دەروێشدان نراوە. هۆکاری دانەنانەکەش ئەوەیە کە کاتێک پرسیاریان کردو لە محمود دەروێش بۆچی دانەنراوە وتی لەبەرەوەی کە هەرچی مەطبع و هەرچی چاپخانەی عەرەب هەیە ڕەفزی کرد ڕەتی کردەوە کە ئەم دیوانی من چاپکە ئەگەر بێت و قەسیدەی کوردستانی تیابێ و کاتێک کە دیوانەکەش چاپەکرێت دەبینین لە دیوانەکە دەنووسرێ جگەل لەو شعرانی کە لەم دیوانان هیچ شعرێکی دەرەوەی ئەم دیوانە هی محمود دەروێش نییە هەرچەندە هەندێک کەس بۆ ئەویان گەڕاندەوە کە هەڵی هونەریە بەڵام بمانەوێت و نەمانوێت ئەم شیعرە بۆنی محمود دەروێشی لێ دێوە خۆشەویستی ئەو بۆ کورد نیشان دەدەن و بۆ ئەوەی کە دڵنیاش بین لە پەیوەندی کورد و محمود دەروێش پەیوەندێکی باشی لەگەڵ ڕۆمانوس و شاعری گەورەی کورد سەلیم بەرەکاتە بووە کە پێکەوەش مەجەلەیەکیان دەرکردووە وەرەکیان دەرکردووە لەوێش قەسیدەیەکێ بۆ سەلیم بەرەکات دەڵێ يتذكر الكردي حين أزوره غده فيبعده بمكنسة الغبار إليك عني فالجبال هي الجبال ويشرب الفؤدقى لكي يبقي الخيال على الحياة. قصيدة زۆر درێژە بەهەر حاڵ خۆشەویستی محمود دەروێش بۆ کورد ئینکاری ناکرێت و لە بەرامبەریشە پەیوەندی نێوان محمود دەروێش و شێرکۆ بێکەس ئینکاری ناکرێت کە ئەم دوو شاعرە زۆر یەکتریان خۆشویستووە ئەمە سەبارەت بە محمود دەروێش و کورد لە ڕۆمانی عەرەبیدا جێگەی مشتومڕە چونکە من ئەوەندەی کە ئاگادار بووم لە پەنجای خوێندنەوەی 53 ڕۆمانی عێراقی هاوچەرخ بەدەگمەن ئاماژەیەکی باشم بۆ کورد دەبینی و ئەمەم کرد بە کاتێکە دیدارێکم لەگەڵ گەورە ڕەخنەگری ڕۆمانی عەرەبی پرۆفیسۆر دکتۆر نەجم عەبدوڵڵا کازم کرد پێش ئەوەی کە وەفات کە کاتێک نامەی دکتۆراکەم لەسەر کارکتەری ئاینی بۆ لە ڕۆمانی عێراقی هاوچەرخدا پرسیارێکم لێ کرد لە ضیمنی مقابلەیەکە مقابلەکە دوور درێژە لە گۆڤاری گێڕانەوە بڵاو کردێتەوە ناردوم بۆ سایتی ئەلجەزیرەش بە عەرەبی بڵاوبێتەوە بە کوردیش لە گۆڤاری گێڕانەوە لە ژمارەیەک بڵاو کردێتەوە من پرسیارم لێ کرد سەبارەت بەو کەسانی کە کورد نین کە عەرەب نین و بە عەرەبی دەنووسن ئەو ڕۆمانووسانی کەوا تورکمانن مەسیحین بەهائین ئەیزیدین و ئینتیمان هەیە بۆ هەوێ شناسە پەرایۆز خراوەکانی ڕۆمانی عەرەب نەتەوەی عێراق یان وەکو بورهان شاوی کە کوردە تەحسین گەریمانی کە کوردە یان ئینعام کەچەچی کە مەسیحیە سینان ئەنتۆن کە مەسیحیە سەموئێل شەمعون کە مەسیحیە سعید مالک کە مەسیحیە سەبارەت بە ئەزموونی ئەوانە پرسیارم لێ کرد و پرسیارم لێ کرد سەبارەت بۆی کە هیچ جیاوازیەک لە تێڕوانینی ئەوان بۆ قەزی خۆیان ڕۆمانەکانیان بەبەراورد بە ڕۆمانوس عەرەبەکان دەبینی دیمانەکە دوور درێژە ئەو وەڵامێکی دامەوە کورتی وەڵامەکە ئەوە دەڵێ ئەوەیەدا ئەمە کورتی وەڵامەکەیە بەڕاستی بەڵام ئەوی بۆ من گرنگە لە کورتی ئەو وەڵامات ئەوە دانێک کە دەڵێ کاراکتەری کوردی لەناو ڕۆمانی عێراقیە هەن و پاشان کەسایەتیە کاراکتەری کوردی لە هەرکی هاتبێ بەباشی و بە سادەیی و پەیوەندی گەرم و گوڕ و هەندێک جاریش یەکەم جارێکیش بە ساویلکەیی لەناو ڕۆمانی عێراقیە نیشان دراوە بەڵام خۆم ئەوەندەی کە خوێنمەوە ئەو 53 ڕۆمانە زۆر بەباشی وێنەی کوردمتیانە بینی و یەک لەوانە هادی حوسامەدین باس لەم بابەتە ئەکا و پێی وایە کە ئەویش کە هەندێک نمونمان بۆ ئەهێنێتەوە کە کول لە ڕۆمانی عێراقیدا بەخراپی نیشان دراوە بۆ نمونە دەڵێ ڕۆمانوس سەلاح لە ڕۆمانی تحت سەمائی الکلاب ئاسمانی هەولێر بە ئاسمانی سەگەکان پەسەند دەکات لە کاتێکدا کە خۆی لە دەسەڵاتی عێراقی هەڵات بوو پەنای بۆ هەولێر بوو تێمایەوە هەر ئەم ڕۆمانوسە باسی چەند شارێکی دیگەی کوردستان دەکات و دان بۆ دەدەنێت کە کوردەکان هاوکاریان کردووە لە مردن شاردویانەتەوە و داڵدەیانداوە و پارەیشان بە قەرز پێداوە و کەچی لەگەڵ هەموو ئەوانەشدا دەڵێت کوردەکان ئینتیمای دیکەی دەرەکیان هەیە بۆ ئەمریکا و ئیسرائیل و تاوانباریشان دەکات بە خیانەت و نۆکەری لە ڕۆمانی ئەڵدر ڕۆمانوس حەمید العقابی وێنەیەکی نەرێنی پێشمەرگە نیشان دەدا بەڵام سەلام ئیبراهیم لە ڕۆمانی الحیات و لەحظەت و وێنەیەکی ئەرێنی کوردستان نیشان دەدات و بە شوێنی خەبات و تێکۆشان ناوی دەهێنێت هەمان ڕۆمانوس لە ڕۆمانی فی باطن الجحیم وێنەیەکی دیکۆمنتارانەی شەڵاوەکانی ئەنفال و تیمەبارانکردنی کورد نیشان دەدا
هروى أحمد السعداوي لروماني إنه يحلم أو يلعب أو يموت، وباشان برهان شاوي لروماني الجحيم المقدس باس الشرم السريكاني كرد بتابتي كرد فيلي كان دكان رومانوسي مسيحي سعدي المالح لدو رومان دا بنا وكاني عمكاو في انتظار فرج الله القهار براي باس كدني بيك وجان الهودين ودور بري اما جب او ظلمانه دكات كذا الحرب مسيحي كان كراو لكردستان دستي كرد بتابتي كارساتي السيميل وقتل عام مسيحي كان اما جقل داي كردني بزي مسيحي كان بزور للروماني رؤوس الحريه المكيسه رومانوس جاسم الرصيف كرد بخيانه كار باز دەکات دەشتێت ناوچەی باکوور واتە کوردستان شوێنی دژمە ئەمریکا ئەلووجەکان و پێویستە دژایەتی بکرێن هەمان ڕۆمانس لە ڕۆمانی ثلاثاء الأحزان السعيدة سليماني بپەناگری قاچاقچی شوێنەوەری عێراقیەکان ناوزەند دەکات کوردەکانیش بەلاوازی ئینتیما پەسەند دەکات هەروەها نووسەری مەسیحی بنووری بوتڕس لە وتارێک دەدەڵێت چەند نمونەیەکی دیکە هەن لە ڕۆمانی عێراقیدا کە کوردیان تێدایە بۆ نمونە لە ڕۆمانی سەیف الدین الجراح بەناوی حدق عميقا يا وطني ل 2000 دا بڵاو کراوەتەوە لە هەندێک دیمەندا باس لە چەند ڕووداوێک دەکات کە لە کوردستان ڕوویانداوە بەناوی لەناو ئەوانشدا ڕووداوی راپەڕینی 1991 باز دەکات هەر ئەو نووسەرە هێما بۆ ئەو دەکات کە جاسم الرصيف لە ڕۆمانی ثلاثاء الأحزان السعيدة کە لە ساڵی 2001 دەرچووە باس لە کۆمەڵە پەنابەرێک دەکات کە لە سلێمانی چاوەڕوانیان بوون زۆربەی کارکتەرەکانی ڕۆمانەکە دەکەن بە پێشمەرگاتە لە خاڵی پشتینە بە پێشمەرگەکان دەکەن چاوان پێیان دەکەوێت لە ڕۆمانەکەدا سلێمانی وەک شاری شەباح و تارمایی دەردەکەوێت کە ئاژاوە توندوتیژی تێدایە هەروە گوندەکانی کوردستان لە ڕۆمانەکەدا بەناجێگیری باسکراون هاوکات ئاماژە بە شەڕی ناوخۆی کورد لە نێوان ساڵانی 1940 دەکات و کولتوری کوردی بە کولتورێکی ڕق ناو دەبات تەنانەت لە ڕۆمانەکەدا یەک کارکتەری کوردی تێدا نییە کە باش باسکرابێت بابێنە سەر نەورۆز لە شعری عەرەبیدا مەسەلەی نەورۆز لە شعری عەرەبیا بابەتێک ئەویش قسەی لەسەر کراوە لەلایەن نووسەرانەوە لێرە و لێوە زۆر برای بەڕێزم کاک پرۆفێسۆر دکتۆر هێرش بابەت توێژنەوەکی سەبارەت بەم بابەتە هەیە بەس ئەوەی بۆ من جێگەی سەرنجە ئێستا بۆتان باز دەکەم کە نەورۆز جەژنێکە و گەلانی هیند و ئەوروپی و بە تایبەتی کورد و فارس و ئەفغان و ئازەری و ئەرمەنی و سابیەکان لە 21 ئاداردا دەیکەن و ڕۆژ یەکەمی ساڵی کوردیە لە ئەدەبی عەرەبیدا وشەی نەورۆز بە نیرۆز نەیروز نوروز هاتووە بەمانای ڕۆژی نوێ لە ئەدەبی عەرەبی پێش ئیسلامیان ئەدەبی جاهیلی هەروەها لە ئەدەبی ئیسلامی ناوی نەورۆز نەهاتووە هەرچەند سەرچاوەش هەن کە دەڵێن عەرەبەکانی پێش ئیسلام نەورۆزیان ناسیوە بەڵام لە ئەدەبی ئومەوی و ئەدەبی ئەندەلوسیدا ناوی نەورۆز هاتووە ئومەویەکان ئاهەنگیان بۆ گێڕاوە بە تایبەتی لە سەردەمی حەجاجی کوڕی یوسف سەقەفی بەڵام تا ڕادەیەک نەورۆز لە شعری ئومەویدا دەلالەتێکی نەرێنی هەیە شعری نەورۆز لە ئەدەبی عەباسیدا زیاتر بووە دەلالەتی ئەرێنیشی هەبووە تەنانەت خەلیفە و ئەمیرەکان لە نەورۆزدا دیاریان بەسەرێک دێدا باش کردووە نەورۆز لە سەردەمی عەباسی ئومەویدا لەسەر وەختی وەرگرتنی باج و خراج باسی کراوە ئیسماعیلی کوڕی عەماری ئەسەدی لە شعرێک دەڵێ رأيت صبيحة نيروز أمرا فظيعا عن إمارتهم نهاني أحاذر أن أقصر في خراجي إلى النيروز أو في المهرجاني لسردمي خلافة عباسي دا نوروز زيادة للشعر بدا رنجي داوته لسردمي قصيدة كاني في هالدان المديع دا باز دكران وكلام شعري البحتوني دا دلي أتاك الربيع الطلق يختال ضاحكا من الحسن حتى كاد أن يتكلم وقد نبه النوروز في غلس الدجى أوائل ورد كن بالأمس نوما يفتقها برد الندى فكأنه ينث حديثا كان قبل مكتما أما وباشان لشعري شاعر أندلسي كانش بهمان شوا وك شواي وك عباسي كان باسي نوروزان كردو وك جنيكي خوش وشادي وروها لقل نوروز بازي سروشتان كردوا لسدينا ورد شاعر عربا كان ابن دانيال وابن معتوق نوروز انه داوي شنو شپور ولاوان نو باس كردوا داوان كردو خلقه بشي خمكان يعني بن ديار لوكاتا بهوي او كيشانا هبونه انطونيو كيادي نوروز كنو نوروز بوتا یادگاری ناخۆش بۆیان لە سەردەمی نوێی شعری عەرەبیدا نەورۆز بە جیاوازتر باس کراوە و باسی لایانی جوانی کراوە کەمتر شعرێکیان بۆی تەرخان کردووە زیاتر لە ناو بەیتێک یان دوو بەیتی شعری شاعرەکاندا باس کراوە جگەل لەوە شعری نەورۆز جگەل لە شعری نەورۆز في ئەربیل کە هیچ نەشاعر لە میاع عەباسە و دەڵێت نەورۆز الراعي وخراف بيض تسرح في الوديان وبقايا ثلج فوق سرير رشوى حاج عمران تغري قدمي تغصاني به يرميني بالثلج حبيبي فأصيح وأركض أهوي فوق الثلج ونضحك يغسلنا المطر الطفل يعيد طفولتنا جاي أماجي كالسردم الإسلامي كان دا لسردمي كالزانكان إسلام هو أهنجي نوروز ساس كرا وخليفة كان دياريان بخشيو بسر يكتريدا
هەر خەلیفەی ئومەوی یا لە خەلیفە ئومەویەکانەوە بگرێت تا خەلیفە عەباسیەکان. نەورۆز مایی پێکەوە ژیان بووە، یان ئەو گەلانی کە موسڵمان بوون پیرۆزبایان لە یەکتری کردو بەتایبەتی لە فارسەکان. ئەمما ئەوەی جێگی داخە سەلەفیەکانی ئەمڕۆ شێخ سەلەفیەکان لە جیهانی ئیسلامیدا ئەم بۆنە لە خەڵک تێکەدەن، حرامی دەکەن. لە کاتێکدا مەلای عەبدولکەریم مدەڕیسی و دکتۆر مستەفا زەڵبی ئەم بۆنەیان حرام نەکردووە، دوژایەتیشیان نەکردووە. تەنانەت دکتۆر مستەفا زەڵبی ئەسەفە خوا بۆی کە لە نەورۆزێکدا کە پیرەمێرد بانگشتی کردووە بەشداری نەکردووە. بەڵام ئەوەی کە بەیت القەسیدە لە بەم قسانی من سەبارەت بە نەورۆز زۆر گوتراوە سەبارەت بە نەورۆز لە ئەدەبی عەرەبی و لێرە و لەوێ، ئەمما ئەو خاڵی بۆ من جێگەی سەرنجە نەورۆز بەستراوەتەوە بە فارسەوە وەک بۆنەیەکی کوردی نەمبینیوە لە هیچ شعرێکی عەرەبیدا ئاماژەی پێکرابێتەوە. کورد پێویست ناکە بڵێ لە ئەدەبی عەرەبیدا نەورۆز نەتەوەی ئێمە جەژنی ئێمە باسکراوە کەندێک مامۆستا دەیان گوت، بەڕاستی من نەمبینیوە جگەل لەوەی کە جەژنێکی فارسە یان بەستراوە بە فارسەکانەوە لە هیچ شوێوەک جەژنێکی کوردی باسکرابێ. دێنە سەر باسی نووسینی ئەدیبە کوردەکان بە زمانی عەرەبی. کۆمەڵی ئەدیبی کوردیمان هەیە لە ئەوانە سەلیم بەرەکات، بورهان شاوی، بڵند حەیدەری، ئەلڕۆسافی، جان دۆست، بیرباڵ مەحموود، مەها حەسەن، تەحسین گرمانی، سەلاح زەنگەنە، جەلال زەنگابادی و چەند کەسێکی دیکەی کورد کە ڕۆڵی دیاریان لە ئەدەبی عەرەبیدا هەبووە جگە لە زمان ناسەکانمان وەکو ابن الحاجب الكوردی یان یوسف الأصم الكوردی یا وەک مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس کە بە زمانی عەرەبی نووسیویانەیە، وەک مەولەوی کە کتێبی ئەلفەزیلەی بە زمانێکی عەرەبی باڵا نووسیوە. ئەمانە لە زمانی عەرەبی لە ئەدەبی عەرەبی ڕۆڵێکی دیاریان هەبوو. بەڵام با بزانین ئەوانە بۆچی بە عەرەبی نووسیویانە. کاتێک ئەم وێنە بە پێتان بڵێم کە مەحموود دەروێش ئەوش سەلیم بەرەکاتە پێکەوە. کاتێک مامۆستا جەلال زەنگابادی نامەیەکی ئاراستەی یەکێک لە سەلاح زەنگەنە کرد، وتی ئەی کورد دەکاتەوە بۆچی بە عەرەبی دەنووسی؟ ئەوتی لەبەرەوەی کە من لە بەعقوبە لەدایک بووم، لەناو بەعقوبە ژیاوم، کە چاوم کردوتە دەوروبەرەکەم هەمووی عەرەب بوو، بۆیە ناچار بووم بە عەرەبی نووسیومە. سەلیم بەرەکات کە دەنووسێ بە عەرەبی جگەل لەوەی کە زمانێکی باڵایی هەیە و نووسینی کوردەکان بە عەرەبی بە زمانی باڵا جۆرێکە لە تەحەدا بۆ ئەو کەسانی کە عارەبن. من لە وێبنارێکا وتم هۆکاری ئەوەی کە کوردەکان بە عەرەبێکی باڵا نووسیویانە بۆ ئەوە بووە کە عەرەبەکان ئەمانیان پراوێز خستووە لە بوارەکانی دیکەی حکومڕانی و دەسەڵات و دەوڵەت و یعنی نەتەوەیەکی پراوێز خراو بوون. ئەم نەتەوانە شەوڵیان داوە کە توانای خۆیان لە زمانەکەیانە بسەلمێنن و هەرچەندە کورد ناشرین کراوە لەلایەن عەرەبەوە بە خیانەتکار بە غەدار نیشاندراوە، بەڵام کوردەکە زیاتر هەوڵی داوە کە پەیوەستبوونی خۆی بە زمانی عەرەبی نیشان بدا، پەیوەستبوونی خۆی بە ئیسلام نیشاندا و هیچ گەلێکیش نەبووە بەقەد کورد لەناو عەرەبیدا دڵسۆز بێ بۆ عەرەب. ئەمما ئەوەی کە وەریگرتووە لە بەرامبەرە بریتی بۆ لە ناشرینکردنی جنێ و پێدانی سوکایەتی پێکردنی بە شێوەیەکی گشتی ناڵێم کە بە شێوەیەکی ڕەها. پاشان بورهان شاویمان هەیە کە کوردە بە عەرەبی دەنووسێ. بورهان شاوی ئەویشت لە بیەیەکی عەرەبی لە گەورە بووە. بڵند حەیدەری بە عەرەبی نووسیوێتی کاتێکە بڵند حەیدەری بە عەرەبی نووسی و بوو بە یەکەم کەس بوو کە شعری ئازادی عەرەبی نووسی، زۆڵمیان لێکرد نیان کرد بە یەکەم کەس. کاتە پرسیاریان لێکرا کرد بۆچی تۆ بە عەرەبی نووسیتەوە پێش بەدر شاکر ئەلسەیاب و نازک المەلائیکە و ئەمانە بە عەرەبی نووسیتەوە، بەڵام تۆ نەکرای بە سەر ئامەدی شعری حوڕی عەرەبی. وتی تەنها تاوانەکەم ئەوەیە کە من کورد بووم. کاتێک کە نازک المەلائیکە و عەبدولوهاب البەیاتی و بەدر شاکر ئەلسەیاب بە عەرەبی دەیان نووسی، بەڵند حەیدەری دیوانێکی بە ناوی خەفقەت التین لە بازاڕ ڕابوو. بۆیە شوناسی کوردی زیانی داوا بەو کوردان لەو کوردانی کە بە عەرەبی دەنووسن. لەناو نەتەوەکەی خۆیانە دەڵێن لە زمانمان تێناگەن، لەناو عەرەبیشە جیاتە نەکرد لە بەرەوەی کوردن، کەواتە لە دوو لایەوە ئەوانە تووشی معاناتە بن. ئەگەر بێت و باس لە شوناسی خۆیان بکەن، باس لە کلتوری خۆیان بکەن بە زمانی عەرەبیەوە، دیسان زیاتر دژایەتیان ئەکرێت. کاتێککە باس لە منی کورد دەکەن بە زمانی عەرەبی و کاتە دژایەتی ئەکرێن. بۆ جان دۆست بۆیە بە عەرەبی دەنووسێت کە زمانی عەرەبی پێ جوانە خۆش و قسە مەگەلی کردو. پیرباڵ مەحموود بەمان شێوە هەندێک شتی مەسەڵەن باسی هەڵەبجەی کردو بە عەرەبی. و مەها حەسەن لە سووریای ڕۆمان نووسیت بە توانایە کە دەیەوێت قەزەی کوردی بە زمانی عەرەبی بگەێنێت. تەحسین گەرمیانی کە
یەکێک لە ناوە دیارەکان لە ڕۆمانی عەربی نوێ ئەمیش دەوێت هەندێک هەمومی کورد بگەێنێ بە ناو عالەمی عەربی و سەلاح زەنگەنە و جەلال زەنگابادی بەرحاڵ بە شێوەیەکی گشتى و کوردانەی کە بە عەربی دەنووسێن لەبەر کۆمەڵی هۆکاری ئەوەی کە لە بیئەیەکی عەربیە ژیاون یا دەیانێت بە زمانی عەربی تەحەدای عەرەبەکان بکەن یان دەیانوێت هەموم و خەم و ئازاری خۆیان بە زمانی عەربی بگەێنن بە عەرەبەکان یان ئەوەتە کە زمانی عەربی لە شوێنێکدا بۆ نمونە لە سووریا بەسەریان دەسەپێنراوە وەک نووسەرە سووریەکان کەواتە ئەمان هەر یەکە و بیانوویەکی هەیە بۆ ئەوەی کە پەنای بردوێتە بۆ زمانە بەڵام ئەوەی بۆ من گرنگە ئەو کەسانی کەوا پسپۆری زمانی عەربی لە کوردستان ئەوانەی کە بە عەربی دەنووسن هەوڵ بدەن کە باسی میلەتێکی خۆیان بکەن و نەک ئەوەی کە فێری بوون بخەنە خزمەت کولتوری عەربیەوە چونکە بەڕاستی گەلی کورد لەناو ئەدەبیاتی عەربیە نووسەرەکانی کورد لەناو ئەدەبیاتی عەربیە زۆر مەزلوم من بەلامەوە جێگەی خەمە کاتێکە کوردێک لە هەرێمی کوردستان لە بەشی عەربی نامێکی ماستێر نامێکی دکتۆرا ئەنووسێ لەسەر شاعرێکی عەربی کە وەک سعدی یوسف کە قەسیدەیەکی لەسەر شعرێکی لەسەر کوردستان بە ناوی قردستان مەیمونستان بەڵام نایەت کە شعرەکانی پیربال مەحموود یان جەلال زەنگابادی یان کۆمەڵێک کەسی دیکە کە بە عەربی نووسیوانە کەشفکە و ئیشان لەسەر بکە کە ئەمە کێشەیەکی بەشەکانی عەربیە من وەک مامۆستای بەشی عەربی هەمیشە هەوڵم داوە کە قوتابەکانم کاتی کە دەنووسن بەم ئاراستەیە بەم کە زمانی عەربی بۆ خزمەتکردنی نەتەوە کە بەکاربێنن نەک بۆ خزمەتکردنی کولتوری عەربی بەڵام بەداخەوە هەندێک مامۆستامان هەیە بڕوا بکە کە لەو ڕۆژەی کە من ئەو وێبنارم پێشکەش کرد هیچ موقفێکیان بەرامبەر بەوە نەبوو کە من یعنی من باسی کوردستانم کردو و باسی نەورۆزم کرد ناو شیعری عەربیە هەندێک لایانی نەرینیم باس کردیان مامۆستا هەیە ئەسڵ لە کوردەکان زیاتر لە عەرەبەکان زیاتر پەلامارتەدا کاتێک کە تۆ باسی شناسی خۆت دەکەی بە زمانی عەربی یان باسی شتێکی خۆت دەکەی لەناو زمانی عەربیدا ئەو لە عەرەبەکان سەرسەختانە تر بەرگری دەکا و بەگشتا دێتەوە و دژایەتی دەکا و دژایەتیانی کە من کراوە لەناو ئەو دژایەتیانی کە بەرەنگاری من بوونەتەوە لەناو زانکۆمانە هیوادارم کە ئەم تێڕوانینە بگۆڕێەوە ئێمە بین خۆمان بزانین خۆمان لە ناو زمانی عەربیە چیمان پێ وتراوە چیمان کردووە وار وەک فارسەکان دەیکەن بەڕاستی نەک ئەوەی کە بین دیسان عروبەت بە شێوازێک لە شێوازەکانی تر و بۆ جۆرێک لە خۆ بەکۆی لەکردن زیندوو بکەینەوە لە ناو زمانی عەربی سەرتان نایشێنم باسی ئەنجامەکانتان بۆ دەکەم لە باسی ڕەچەڵەکی کووردا لە زمان و ئەدەبی عەربیدا ئەوانی دیکە هەوڵیان داوە کورد بە عەرەب و فارس و جۆرجی بکەن ئەو کات منی کوردیش هەبووە هەوڵی خۆ بە عەرەبکردنی داوە و شانازیشی پێوە کردووە بە عەرەبکردنی کورد بە دوور نەبووە لە نزیکبوونەوەی کورد و عەرەب لە ڕێگەی ئیسلامەوە وێنەی کورد لە زمان و ئەدەبی کۆنی عەربیدا نەرێنیە بەڵام لە شیعری عەربی نوێدا تا ڕادەیەکی باش ئەرێنیە کەچی لە ڕۆمانی نوێ عەربیدا بە تایبەتی ڕۆمانی عێراقی نەرێنیە بەڵام بەگشتی وێنەی کورد لە زمان و ئەدەبی عەربیدا بە شیعر و پەخشانەوە نەرێنیە هەندێک لە ئەو ئەدیبە کوردانی کە بە عەربی نووسیوانە هۆڵی خۆ بە عەرەبکردنیان داوە هەندێکی دیکەیان بە مەستی گەیاندین دۆزی نەتەوەکەیان بە عەربی نووسیوانە هەندێکی دیگەیان لە ژینگەیەکی عەربیدا گەورە بوون هەیشیانە کە سەرسامە بە زمانی عەربیان بە پیرۆزی دەزانێت و بۆ پێودانگە کە زمانی قورئانە نەورۆز وەک ئەوە باس نەکراوە کە بۆنەیەک بێت و پەیوەندی بە کوردەوە هەبێت بەڵکو بەستراوەتە بە فارس و بە گۆڕەکاریەکانی سروشتەوە ئەدی بە عەرەبەکان بە دەگمەن بەیاخیان بە پرسی کورددا و بە دەگمەنیش لە کاتی ئەو کارە سات و جنۆساید و سڵمانی دەرحەق بەگەلی کورد کراون هەڵوێستیان هەبووە بە تایبەتیش کارەساتەکانی ئەنفار و هەڵەبجە کەچی شاعیرە کوردەکان چەندی دقی شعریان بۆ فەلەستین نووسیە و زۆریشان هاوسۆزی عەرەبن بەڕێزان من لێرەدا دێمە کۆتایی وێبنارەکە هەر پرسیارێک ڕخنەیەک شتێکتان هەیە ئەتوانن ئاراستی بکەن و زۆر سپاس بۆ ئەو وێبگرتنەتە دەستت خۆش کاک دکتۆر سالار تاوگۆزی بۆ ئەو بابەتە پڕ زانیاریە من چێژم لێ وەرگرت و سوودیشم لێ وەرگرت بەڕاستی معلوماتی نوێی تێدا بوو ڕەنگە وێبینارێکی 40 دقەی 45 دقەی بڕی ئەوە نەکە باسی هەموو شتەکان بکەی ئەکەیدم ڕەنگە شتی تر هەبووە ئەم تۆ بتوێ باسی بکەی هەم ڕەنگە بەهۆی کەمی کاتەوە دەستت پێ نەگەیشت بێیان نەتوانی بێ بخەیتە ڕوو لەبەر کاتی کەمی بۆ وێبینارەکە بەڵام دەست خۆش بۆ ئەو بەرچاوڕوونیە بەڕاستی هەندێک خاڵی تێدا بوو زۆر گرنگە ئێمە هەم لە ڕووی ئەکادمیەوە گرنگی پێ بدەین هەم لە ڕووی کللتوری فەرهەنگیشەوە گرنگی پێ بدەین ئەمە پێویستە بە دوای وێنەی خۆماندا بگەڕێن وێنەکان لە هەر کوێ بن چۆن بن بەو شێوەیە بە شێوەی واقعی یان خەینە ڕوو مەسەلەی ئەکادمی و توێژینەوە مەجای مجاملەی تێدا نیە و خۆشت گوتت ناکرێت تەنها جانیبێک وەرگری دەبێ هەردوو لایەن هەم لایەنە ئەرێنیەکە هەم لایەنە نەرێنیەکە بەڵام زۆر گرنگە لە بنەچەی ئەو پێڕوانینانە بکۆڵنەوە بۆچی ئێمە وا بە شێوەیەکی نەرێنی
وێناکراوین یان لەلایەن هەندێکەوە وا بە شێوەیەکی ئەرێنی وێناکراوین ئەوە زۆر گرنگە. لەلایەکی تر بەڕاستی دەست خۆش منش دەنج خۆم دەخەمە پاڵ دەنج تو کە زانکۆکان بەشەکانی زمانی عەرەبی و زمانی کوردیش بە شێوەی بەراوردکاری دراسەکردن زۆر گرنگە گرنگی زیاتر بەو نووسەرە کوردانە بدەن کە بە زمانەکانی تر نووسیوانە چووکە بەڕاستی ڕەنگە تەنانەت هەندێکمان هەر ئاگاشمان لێیان نەبێ یان نەشمانزانی بێ ئەسڵان ئەوانە کوردن لەبەرەوەی خۆیان لە هیچ شوێنێک ڕەنگە باسییان نەکردبێ یان نیانویستوە وا بڵێن بەڵام بەڕاستی دەستخۆشیت لێ دەکەم من شایدی یەک دوو لەو ناوانم کە باست کردن کە بەڕاستی هەم دانیشتنم هەبوو لەگەڵیان هەم کارکردنیشم هەبووە لەگەڵیان برای بەڕێزمان مامۆستا بورهان شاوی کە زۆر زیرەک و زۆر لێ هاتووە و ڕۆمانەکانی مەتاهاتەکان بە تایبەتی کە بەڕاستی ئەوانە داهێنانن کە ئەوە پێویستە هەم خوێنەری کوردیش زۆر گرنگی پێ بدە. من بۆ خۆش و فترێک لە لای من کاری دەکرد کاتێکە لە زانکۆی نۆڵج بووم زۆری حەز دەکرد هەر لێرەش بمێنێتەوە تەنانەت هەوڵی زۆریشیدا بەڵام ڕێک نەکەوتیانی مەبەستم وایە کوردەکان پێویستە لە نێوان خۆیاندا گرنگی بەیەکتر بدەن. لەگەڵ ئەحمەد سعداوی لە وێبینارێک لەگەڵ ئینعام کەچەچی لە چالاکیەکی بریتیش کاونسڵ ڕێکی خست بوو کە ئەوانە بەڕاستی هەمووی ناوی زۆر دیارن هەموو وێنایەکی ئەرێنی کورد دەدەن بە خوێنەر کە ئەگەر ئێمەش وەکو کورد گرنگیان پێ بدەین ڕەنگە ئەو وێنە پۆزتیڤ و ئەرێنیانە بڵاوتر و بڵاوتر ببنەوە لە شوێنەکانی تر. من هەروەها بەڕێز باوەشمان لەبیر نەچێ مامۆستا سعدی مالح فترێکی باش مامۆستای زانکۆی سەلاحەدین بووە تەنانەت سەرۆکی بەشی زمانی ئینگلیزیش بووە کە نووسەرێکی داهێنەری باشە و نووسینەکانی بەڕاستی جێی دەستخۆشیە کە باسی نەهامەتیەکانی کەمە نەتەواتیەکان یان ئێزیدی و شنگال و مەجموعەیەک بابەتی تری کردووە. بەڕای من بەشەکانی زمانی عەرەبی بەشەکانی زمانی کوردی توێژەران لە بەشەکانی زمان و ئەدەب گرنگی بەو بابەتانە بدەن زۆر گرنگە بۆ ئەوەی بیان ناسێنن بە خوێنەری کورد بە تەنانەت بە کەسی ئاسایی کورد. من دووبارە دەستخۆشیت لێ دەکەم هیچ پرسیارێکم نییە ئێستا ئەگەر بزانین بە ڕێزان پرسیارێک یا مداخلەیەکیان هەبی وتمان بەو سێ شێوەیە هەم لە ڕێی فەیسبوکەوە هەم لە ڕێی چات بۆکسەوە هەمیش لە ڕێی دەست بەرزکردنەوە ئەوانەی کە دەستیان بەرز کردێتەوە. بەڕێزێک دەڵێ محەیدین زەنگەنەش بە زمانی کوردی نووسیویەتی دەست خۆش ئەوانی تر جارێ پرسیار نەهاتووە لە چات بۆکسەکەی بزانین ئەگەر کەسێکە بێ دەست گوتان لێمە نازانم دەنگەکان بۆ بڕا گوتان لێمە بەڕێزان دکتۆر سالار دەنگت دێ دکتۆر سۆزان فەرموو. بەڵێ کاکتۆر ئەلۆ سڵاو ڕێز بەڕێزان هیوادارم هەموو لە باش و تەندروست بن ئینشاڵڵا. هاوڕێی بەڕێزم کاک دکتۆر سالار من لە نزیک کۆ دەیناسم بەڕاستی ماوەیەکی پێکەوە بووین لە کۆلیژی زمان ئەگەر ئەمنی بە بیر مابیتن دەست خۆش بیلۆ سیمینارەکەی کاک دکتۆر پرسیارێکم هەبوو بەڵێ کاکتۆر ئێمە کە کاتێ وێنا یعنی سوورەت الکورد ئەو چ لە شێعر بی چ لە ڕیوایە بی چ لە چیرۆک بی لە هەر شتێکی کە بمانەوێ وێنەی خۆمان ئاشنا بکەین ئەوجە بالآخر ئەوجە ئەو ئاخرە ئایا خۆمانن یان ئیدەرەوەن ئایا لەو وێنەیە دەمانەوێت ئێمە جیاواز بین یان خۆمان جیاکەینەوە یان دەمانەوێت بگونجین یعنی بمعنى الاختلاف ئەم الانسجام. سپاست دەکەم
سپاس دکتۆر هیمدات و دەرفەتەش. خۆش بێ دکتۆر سۆزان. دکتۆر سالار پرسیارێکی تریشمان لە بۆ هاتیە ئەگەر وێ هەردووچیان پێکەوە وەڵام بدەینەوە لە چاتەکە بەڕێزێک دووسیتی بە پێی خوێندنەوەکانی جەنابەت بی باسی با بڵێن وێنای کوردمان کرد لە زمان و ئەدەبی عەرەبیدا. ئایا لە نێوان لە عەرەبەکانیش لە نێوان شیعە و سوننەکان ئەو جیاوازیە بەدی دەکرێت یان اختلاف هەیە لە وێنایەکە لە سوورەکە یان بەپێی ئەو کۆمنتەی بەڕێزی نووسیتی لە چاتەکە دەڵێ بەڕای من لە نووسەرە شیعەکان وێنای کورد نەرێنی ترە سەلبی ترە. جەنابەت چ دەڵێ لەسەر ئەو دوو پرسیارە فەرموو؟ سپاس. وڵی دکتۆر ویستم باسەوە بکەم جەنابەت باس ناوی برانشاوی تێنا برانشاوی من یەکەم کەس بووم کە لە کوردستان لەسەری نووسی وێنام بۆ یەکێتی نووسەرانی گۆڕەکەم پێ کرد و ناساندم بە وەسەتی سەقافی کوردی ناو ماستەرەکەشم لەسەر ڕۆمانی ئەلجەحیم المقدسی و لەگەڵ ڕۆمانی هێلانی حوسێن عەرەب بوو. ڕۆمان برهانشاوی ڕۆحێکی زۆر کوردانی هەیە بەڵام ئەو بە ئاراستەیەکی جیهانیانە ئێستا دەنووسێ جیهانی دەنووسی ڕاست جیهانی دەنووسێ. سەبارەت بە محەدی زەنگەنە برادرێک گوتی بە کوردی هەیوەنا و محەدی زەنگەنە بە عەرەبی هەیەتی و بە عەرەبی نووسیوەتیوە مەبەستی ئەویش ئیزافەکەی لە بۆ ئەو لیستە بە عەرەبی نووسیتی من بە کوردی پێم گەیشت قسەکە. وێنەی کورد جیاوازی ئێمە بەڕاستی دەمانەیە خۆی ئێمە کاتێک کێشەیەک حەل دەکەین دەبێ دیکۆڵنەوەی لێ بکەین و بڕیار بین کێشەمان هەیە. کاتێک کە من لە ئەوی دیکە عەرەب تێگەم ئەو لە من تێدەگا دەمەوێت بزانین کە لە ڕابردووە چۆن لە یەکتریمان ڕوانیوە. ئامانجەکەمان ئەوەیە کە وەک سەرەتاش گوتم وێنە خراپەکان چاکەین وێنە چاکان بەرە باشتر ببین و دەمانەوێت ئینسیجام بکەین بگونجین نەک لەوەی کە بە شێوازێکی ڕەگەزپەرستانە یەکتری بخوێنەوە لە مێژوو شەڕی مێژوو بە یەکتری بفرۆشینەوە. وێنەی کورد لەناو ئەدەبیاتی عەرەبی ڕاستە لە زمانە و لە شعری کۆن و لە ئەدەبی کۆنا خراپ بووە بەڵام وردە وردەکە لە ڕێگەی شێعیەتەوە ڕۆشنبیرەکانی عەرەب تێکەڵ ڕۆشنبیرەکانی کوردە بن ئەم وێنە وردە وردە جوان نەبێەوە ڕەنگە نەناسینی باشی بەرامبەر بوو بێ ئەم وێنانەی دروست کرد بێت لە خەیاڵدانی عەرەبە. سەبارەت بۆی کە کوردەکان لە نێوان سەبارەت بە شیعە و سوننە خۆی ئێمە قسە لەسەر ڕۆمانەکەین و ڕۆمان ئەوانەی کە دەینووسن کەسانی مسەقەفن یعنی کێشەی تایفیان تیا بەڕاندەوە. یعنی تۆ مثلا ڕۆمانوسێکی وەک کەنعان مەکیە لە ڕۆمانی ئەلفیتنا دێ باس لە شەڕی تایفی سوننە و شیعە کات ئەو خۆی ناکاتە تەرەف. ڕۆمانوسە بە عەرەبیەکان بە کشتی خۆیان نەکردوتە تەرەف. ئەمما ئەگەر لە ناو غەیری زمان و لە ناو غەیری ئەدەب بە دوای ئەوە ئەگەڕێ کە شیعە و سوننە چۆن یەکتریان وێنە کردووە ئەمە ڕاستە خراپە لە ئاستی تەکفیرکردنایە لە ئاستی ڕەتکردنەوەی ئەوی دیکایە کوردەکان سوننەکان بە شیعە دەڵێن پیس بە کافریان دەزانن. ئەمە باسیەوە بوو سوننە و شیعە چۆن سەیری کورد دەکەن وێنای کورد دەکەن هەردووکیان خۆی ئەگەر بەراوردێکی ڕاستەکەی سوننەکە وەک وێنەکردن سوننەکە تونترە بەرامبەر بە کورد شیعەکە لە بەرەوەی کۆمەڵە شەڕی هاوبەشیان هەیە یعنی کۆمەڵێک دەردیسەری هاوبەشمان لەگەڵ شیعە هەیە لە عێراق پێکەوە ئەوان باشتر سێرەکەن. بەڵام با نمونێکدان پێ بڵێم لە ساڵی 65 کاتێک کە محمود دەروێش قەسیدەی کوردستانی نووسی هەر لەو سەروبەندا بوو کە ئایەت الله محسن الحەکیم باسی لەوە کرد کە کورد فتوای ئەوەی دا کە کوشتنی کورد لەسەر دەستی سوپای عێراقی حرام. باشە من دەزانم لە سەرچاوی شیعە وێنەی کورد بە جنۆکە نیشاندراوە دەزانم ئەمە سەرچاوە کۆنەکانیانە ئێمە باسی سەرچاوی تازە ئەکەین. ئەگەر بین سەری سەرچاوی کۆن و تازە بکەین بەڵێ شیعە و سوننە هەرکیان بە خراپی لە سەرچاوە کۆنەکانە باسی ئێمەیان کردووە یا پێمان دەڵێنەوەی جنۆکە یا پێمان دەڵێنەوەی ئیفریت یا پێمان دەڵێن پاشماوەی خۆراکی پاشایەک یا ئەمیر کەسێکی دەسەڵاتدار. وێنەکە لای هەردووکیان لە ڕابردوودا بەڕاستی خراپە بە پێ جیاوازی بەڵام لای شیعەکان لە ئێستا باشترە لە لای سوننەکان هەرچەند لە ناو سوننە ئەدیبێکی زۆر نییە بە بەراورد بە شیعەکان زیاتر داهێنەرتر بوون ئەدیبتر بوون لە عێراقا و بەشداریکی زیاتریان لە بواری هونەر و فەننا کردووە. سوننە هەندێک ڕقن لە مەسایلی هونەر و فەننا بۆیە ئەبەوە شێوەیەکە. دەستخۆش کاک دکتۆر. کاک دکتۆر ڕزگار ناوی مەزدەڕێکی نووسیە زۆر پەیوەنددارە بەو بابەتە القبيلة الضائعة
الأكراد في الأدبيات العربية الإسلامية، تأليف دكتور إبراهيم محمود. يعني إبراهيم محمود لينك باسيري كم لينك تخواتم هنا دەستخۆشی لێ دەکەم طبعاً بابەتی من لە ئایندە دەبێتە بابەتی توێژینەوەیکی باش و قسەیشی تریشی لەسەرەکەم سپاس دەکەم کە لینکەکەش لەناو ئەم سەرچاوی بۆ من هات پاسە شەوەکانی ئەو مەصدەر ببینی. ئیسپادی لێکم. محمود ئیبراهیم محمود هاوڕێمە بیرمەندێکی گەورەی کوردە ئێستا لە دووهۆکە یەکێکە لەوانەی کە دەبێت کورتشانازی پێ بکە و بەڕاستی داواکەم دکتۆریمدا ئێوەش وێبناری بۆ بکەن ئینشاءالله لە داهاتوو. سپاس. ئاریانا ئیبراهیم ئەگەر غەڵەت نەبم دکتۆر ئاریانا مایکەکەت بکەوە فەرموو. ئێستا مەجاڵت هەیە مایک بکەوە دکتۆر ئاریانا. مایک. بەڵێ زۆر سپاس. فەرموو دکتۆر. سەرەتا دەستخۆشی لە دکتۆر سالار دەکەم بۆ بابەتەکەی. من بەڕاستی هاوڕام دەنگی خۆم دەخەمە پاڵ دەنگی دکتۆر سالار کورد لە ئەدەبیاتی عەرەبی و بەڕاستی بە شێوەی وێنایەکی نەرێنیان نیشانداوە. هەرچەندە ئێمە وەکو کورد چەندین ئەدیب و نووسەرمان هەیە کە بە زمانی عەرەبیان نووسیوە، بەڵام نەیانتوانیوە بە شێوەیەکی ڕاست و دروست تعبیر لە خۆیان بکەن. زۆر جار زمانی عەرەبی بەو شێوەیە بەکار نەهێنراوە کە وێنەی کورد کەسایەتی کورد نیشان بدەن، مێژووی کورد بنما و ڕەچەڵە و بنەڕەتی کورد لە چێوە هاتووە. دایمەن ئەوان زمانی عەرەبیان بەکار هێناوە بۆ خزمەتی عەرەب، بۆ خزمەتی ئەوان زیاتر. ئێمە هاوسۆز و لە هەموو شتەکان، لە هەموو بوارەکان، لە هەموو بابەتەکان پێشگیری لەوانمان کردووە، نەمانتوانیوە دیفاع لە خۆمان بکەین یان بەرگری لە خۆمان بکەین. و عەرەبیش بەڕاستی لە کۆنەوە ململانەیەک هەبوو لەگەڵ نەتەوەکانی تر. نەتەوەی کورد نەتەوەیەکی چاوسێنراوە. طبعاً ئێمە ئەزانین ئەدەب ئاوینەیە ڕنگدانەوەی طبعاً واقعی ئەو واقعی کە لە ژیانی بڵێن سیاسی لە کۆمەڵایەتی ئابووری ینی بە تایبەتی سیاسیەکە کە لە کۆنەوە ململانەیەکی سیاسی هەبووە، بۆیە ئەمەش ڕەنگی داوەتەوە لە ئەدەبەکەیان و دائیمەن بە کەسی دووەم یاخود بە هاوڵاتی دووەم یاخود بە کەسایەتێکی کەم یان کەمتر لە خۆیان تەماشای کوردیان کردووە. ئەمەش لە بابەتە ئەدەبیەکانیان ڕەنگی داوەتەوە. ئەمە وەکو دکتۆر سالار خۆی باسی کرد لە ئەدیبە کوردەکان ئەوانەی کە بە زمانی عەرەبیان نووسیوە، بۆ نمونە ئەحمەد شەوقی، ئەحمەد تەیموور، بڵند حەیدەری، جەمیل سدقی زەهاوی، عەباس مەحموود العەقاد، کەمال جومبڵات، معروف ڕسافی، سەلیم بەرەکات، ئەوانە هەموویان کوردن بە ئەسڵ، بەڵام بەداخەوە زیاتر بە زمانی عەرەبیان نووسیوە. محمود دەرویش دەڵێ اللغة هي رحم التفكير والمفاهيم الغير متجسدة بعبارات لا وجود لها. بويا تو مثلا فكرة ياخد فهم تيجيشتن للرجاي زمانه ودكرة، يعني تو كفكريك يعني بابتك توي بيجيني للرجاي زمانه بيتو تجسيدي بكي لنا وشيكا دربريني اللي بكي أجينا أمشتانا يعني فكرك هرخوي نامينه. بويا كرد وكو كرد من تنها رخنا العرب ناقرم من رخنا لكردش دكم چونکە كرد دائما نەیانتوانی وایان زمانی عەرەبیان بەکار نەهێنا بۆ گەیاندنی پەیامی خۆیان، بۆ گەیاندنی کەسایەتی خۆیان. بۆیە پێویستە زیاتر یعنی کورد کار لەسەر خۆیان بکەن لەسەر بابەتەکانیان، زمانی عەرەبی بەکار بهێنن بۆ خزمەتی نەتەوەی خۆیان، بۆ خزمەتی نەتەوە و نیشتیمانی خۆیان زیاتر خۆیان بناسێنن و پەیام دەستخۆش. زۆر سپاس. بەڕێزی تر لەسەر خەتە. زۆر سپاس دکتۆر ئاریان بۆ بەشداریت. ڕێزان ساڵح دەستی بەرز کردوێتەوە. فەرموو ئەگەر مایکەکەت بکەوە دەتوانێت پرسیار بکەیت. فەرموو. ئێوارەتان باش هاوڕێیان، زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. من پێشەکی داوای لێبوردنەکەم کە
يعني ساعاتێکی بەسەرا ڕۆشتە بوو ئینجا تۆمار کراوە دەکرێت دواتر بەشی یەکەمش ببینەوە تۆمار کراوە چونکە لای من سعان نوێ لای ئێوە سعات هەشت بوو کە دەستان پێکرد لەبەر حاڵ زۆر پیرۆزبایی لە دکتۆر سالاری هاوڕێمەکەم یەک پرسیارە کە لەوانەیە لە دوایی یادەستم کەوێتەوە کە سێرینەکە بکەم ئایا مێژووی بەحسەکە مێژووی زەمەنی بەحسەکە لە کەی بۆکەیە و ئایا تەنها ئەدەبی عێراقا ئەدەبی عەرەبی عێراق ئەوانی کە لە عێراقان یا هەموو نیشتیمانی عەرەبیە ئەمە پرسیارێکم اینجا پرسیارێکی تریش دکتۆر سالار زۆر بەهینەی لەوێ باسێکاڵە ئەرێنی و نەرێنیە من حەزەکەم تۆزە لەسەر و ئەرێنی و نەرێنیە بیڵە ینی وەستی چییە کاڵە یعنی ئەو خاڵە خەسڵتانە چین کە ئەو بەنەرێنی لە قەڵەمی یاوەیە ئەو خەسڵتانە چین کە بە ئەرێنی لە قەڵەمی یاوە بۆ نمونە چونکە وەکۆ زانین ئێمە ئەگەر بگەڕێینەوە لە ڕشتەی مرواری علادینی سەجادیە من لەم دوو سێ ڕۆژەی پێشوویە خوێندمەوە لە بەرگی 15 وابزانم یا 15 یا 14 لەوێ باسی ئەوە کاڵێت تاانە باسی ئەو نووسینەی ئەو مانگی 5/5/1950 شتێکی ئاوایە نووسراوە باسی ئەوە کە ئەو کاتە زمانی عەرەبی و فارسی هەبووە و کوردەکانیش بە زۆری بۆ دوو زمانە نووسیوانە و بە تایبەتی بە عەرەبی چونکە زمانی عەرەبی زمانی قورئان بووە و زمانی ئاین بووە ئەم شتانە ئەوان هاتوون بە هەموو شێوەیەک هەموو شتێک کوردەکان و هەموو غێرە کوردەکانیش هەمویان بە زمانی عەرەبی نووسیوانە بۆیە هەموو شتێک مەسەلەن نووسەری کورشتی کوردی چیرۆکی کوردی ئەوانە ئەڵێ کاتێک کە گوێمان لێ بێ ئەڵەن جاخۆ لە کە ئێمە باسیەکەین لەگەڵ خەڵکی عەرەب و فارس و ئەمانەیە ئەڵە جاخۆ ئەوە لە ئەدەبی عەرەبی شا هەیە جاخۆ ئەوە لە ئەدەبی فارسی شا هەیە بەڵام ئەوانە لە بیریانە چێتەوە کە ئێمە کورد بەو زمانانەی ئەوان نووسیمانە لە کاتی خۆیان یعنی ئەمە زۆر پێویستە کە عەرەبەکان بەرگویان بکەوێتەوە بەڕاستی یعنی بیزانن ئەمڕۆ کە نایزانن اینجا یعنی بە کەیفی خۆیان ئەوان زمانی ئێمەیان بەکارهێناوە تا من لەم ڕۆژانەی ترە لە بنکەی ژین هینێکم خوێندەوە کتێبێکم خوێندەوە نایادەوەریەکانی ئەو کابرایە ساتع الحەسریم خوێندەوە کە یەکەم وەزیری معارفی عێراقیە بێت لە دوای دامەزرانی دەوڵەتی عێراقی دوای دەوڵەتی عوسمانی تاعان باسیەوە کە چۆنی هەموو ئەو پێشنیار و هەوڵانەی تۆفیق وهەبی ئەخاتە لاوە بەڵکو خۆیان بە شێوەیەکی کوێرانە و لەگەڵ کۆمەڵە خەڵکی عەشایر و خەڵکی سیاسی کورد و ئەمانەیە بڕیاریان کە زمانی کوردی چۆن بێت یەکێکی وەکو ساتع الحەسری کە خۆی کەسێکی علمانیە بەڵام یەت کوردەکان هەڵە خەڵەتێنە بۆی کە پیان ئەڵێ ئەم سەروبۆرانەی کە لە زمانی لە حرفی کوردیە لە وشە کوردیەکانە هەیە ئەمانە سەریان لێشێنە بۆی لە قورئان تێنەگەن بۆ نمونە یعنی ئەم شتانە بەڕاستی زۆ گرنگەیە کەسانێک کە بدەست بۆ بابەتە بن باسی بکەن لە بابەتەکانیەوە بە تایبەتیش عەرەب گوێیان لێوێ ینی چونکە بمانەوێ نمانەوە ڕاستیزمێکی زۆر بەرامبەر ئێمە کراوە لە 100 ساڵێ هیچ نەبێ لە 100 ساڵی ڕابردووە ئەبێ ئەمانە بهێنرێنەوە بەرباس بە شێوەی ئەکادمی و خەڵک بیزانێ بەڕاستی زۆر سوپاس دەستخۆش مامۆستا ڕێزان زۆر سپاس دکتۆر کاوەر زەهاویش وەردەگرین دکتۆر سالار هەستێکیان بێکەوە وەڵام بدەیەوە باشە دکتۆر کاوەر زەهاوی کاک دکتۆر فەرموو مایکەکەت بکە و مداخەلەکەت بکە کراوەتەوە کاکام ئەلو بەڵێ کراوەتەوە فەرموو دکتۆر سەرەتا دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سالار بابەتەکەی بە جوانی باس کرد نازانم سەوت مەگا بەڵێ سەوت زۆر باشە دکتۆر گیان دەست خۆشیت لە جەناب دەکەم و لەو بەڕێزەیش بۆ هیپنەرە دیارە لە قسەکان تا تەزیێت تاخیر کە فریای کەوتم بەڵام ئەوەی کە من گوێم لێ بوو لە هەندێک لە قسەکانتە لە هەندێکە هاوڕاتم لە هەندێک تا ڕادەیەک جیاوازم ئەگەر بە کورتی بە جەنابەت بڵێم کاک دکتۆر لە بیرت نەچێ ئێمە تۆزێتۆ باسی وشەی ئەرێنی و نەرێنیت کرد دیارە ئەگەر ئێمە سێر زمانی عەرەبی بەگشتی بکەین ئەگەر تێکەڵی بە سیاسەتی نەکەین یاوەکو تێکەڵی بە
ئەو لایەنە نەکەین کە عەرەب تا چ ڕادێک لەگەڵمانە هاوڕایە هاوڕانیە وەکو ئەدەبیات جەنابەت بابەتەکەت لەسەر ئەدەبیاتی کورد لەناو ئەدەبیاتی عەرەبیایە بڕواتە بێ بە ئێستاشەوە ئەوەنە عەرەب خزمەتی بە سەقافەتی بە ڕۆشنبیری کورد کردووە بە ڕەئی من ئەمە ڕەئی شەخسی خۆمە و دیتا نازانم تا چەند لای جەنابەت پەسەندە ئەوە ناتوانم بڵێم سەقافەتی عەرەبی خزمەتی بە سەقافەتی کوردی کردو ئەوەنە خۆی سەقافەتی کوردی خزمەتی بەوەی خوبە و ڕۆتەی خۆی نەکردو ئەگەر لە کۆنەوە تاوەکو ئێستاشەوە بۆ نمونە ئەگەر باسی کۆن بکەین بینی دەیان نووسەر هەم هەر بۆ ئەمڕۆ من لەگەڵ مام دکتۆرێکی بەڕێزە دانیشتین باسمان لە بابەتێک کرد کە لەسەر عەلادینی سوجادی قسە بکەین کە بۆ نمونە کتێبی ڕشتەی مرواری داناوە بڕوایی هەبێ زۆر هاوشێوەی کتێبی العقد الفەرید ئەگەر جەنابەت ڕشتەی مرواری ئەتوانم بڵێم تا ڕادێک زۆر عەلادین سوجادی سوودی لەو دیزاین یا وەکو لە ناوەڕۆکی کتێبی العقد الفەرید وەرگرتووە ئەمە بینی کاریگەری ثقافەتی عەرەبی بە شێوەیەکی جوان بەڕاستی لە پروەردەکردنی دەیان نووسەرانی وەکو کۆن لە کۆنەوە بیگری هەتاوەکو ئێستاش بۆ ئێستاشەوە کە ئەگەر تا قسە لەسەرەوەی شەقی من بۆ خۆم کاک دکتۆریەت نەشارمەوە تەوەقع بکە لە ناو کورسانی خۆمانە داوام کرد لەسەر بابەتی ئەدەبی بەراوردکاری بنووسم تەوەقع بکە ئەوەنە لەگەڵیان نەبوون ئەوەنە عەرەب لەگەڵیا بوو کە لەسەر ئەدەبی بەراوردکاری بنووسم ئەوەنە دکتۆرەکانی عەرەبی عەرەب بوون ئەسڵەن سەقافەتی کوردیشیان نازانی هەر بۆ خۆم لەناو ئەو سمیناری کە پێشکەش لەسەر ماستەر دکتۆران نامەکەمە تەوەقع بکە باسی حرەکەی تەجدید یاوەکو تازەگەری لەناو شعری کوردی بەرامبەر بە شعری عەرەبی دانێک لەو دکتۆرانە دانیشتە بوو تەوەقع بکە سەقافەتی کوردی نازانی دکتۆر بۆچی یعنی سەقافەتی کوردی خۆی کردەوەتم نەخێر سەقافەتی کوردی لۆغەیەکی جیاواز بۆ بەخۆت ئەدەبی بەراوردکاری ئەزانی کە بە زمانی جیاواز کەلتوری جیاواز نیشتیمەتەوەی جیاوازە ڕۆدا جا سەقافەتی کوردیش بریتێ لەوە ئەوەنە جوان ناساندم لە دوایی یەکێ بوو لەو دکتۆرانی کە زۆر بە بەردەوامی سەرپەرشتیاریشم نەبوو زۆر بە بەردەوامی هەواڵیە پرسی هەتاوەکو وای لێهات بوو بە یەکێ لە ئەندامی مناقشینم لە کاتی دکتۆرا ئەنجا باست لە حمایەتیش کۆمەسەرەوەیشە باست لە کۆمەڵەیە نووسەر کردوتیان بۆ بە زمانی عەرەبی وەڵام لەگەڵیانم لە زمانی عەرەبی بە زمانی عەرەبی بنووسن تۆ بۆ خۆت دەزانی ئێستا تازە سەقافەتی کوردی تا ڕادێ کراونەوەیەکی بەخۆ بینیوە ئات لەم چەند ساڵەی دواییە ئەبینی کاک دکتۆر کاوە دەنگت نەما نازانم دکتۆر کاوە لای ئێمە دەنگ نەما ئەسڵەن لەسەر خەتیش نەما دیارە پەیوەندیەکەی بڕا بەڵام ئەگەر هاتەوە کێشە نیە جەنابەت ئەو دوو پرسیارە وەڵام داوە ئەگەر تعلیقێکیش هەبوو مەجالی دەدەن قسە بکاتەوە دکتۆر ئاریانە و مامۆستا ڕێزان بابەتی باش و ڕوژەندان من دکتۆرە ئاریانەیەکێکە لە ئەو کەسانی کە زۆر پشتگیری کار و ئیشەکانی من دەکا و لە وێبنار و کارەکانیشم ئامادە دەبێت بە خۆشحاڵیەوە هەمیشە ئیزافەی جوانی هەیە یەکێکە لەوانەی کە بەردەوام لە پشت سەرکەوتنی منەوەیە لەم بوارانە ئەو قسانی کە کردی من لەگەڵیان دەبێ بەڕاستی کوردەکان بۆ خۆشیان بتوانن لە زمانی عەرەبی بەکار بێنن کە خزمەت بە بابەتەکەی خۆیان بکەن من تێبینێکی ئەو تۆم لەسەری نییە سەبارەت بە قسانی کە کردی بەڵام بۆ پشتگیری و ئەوە بوو کە ئەو سەرنجەی هەبوو کە ڕنووسەرە کوردەکانش ڕخنە لە خۆشمان بگرین بێت مان بدەین بەڵێ تۆ چۆن بۆچی لەبەرەی ئێمە من زۆر جارگەمە عەرەبەکان ئەڵێم کاکی ئەو بۆ لەسەر ئەدەبی کوردی نانووسن ئەوان قسەیەکەکەن دەڵێ ئێوە خۆتان تەرجەمە نەکردەوە بە ئێمە تا بتان ناسی ئێمە لە وەرگێڕانیش بۆ زمانی عەرەبی خۆزگا جەنابتان دکتۆر ئیمداد وێبنارێکتانەکرد لەسەر وەرگێڕانی پێچەوانە تا چەندە ئێمە توانیمانە لە وەرگێڕانی پێچەوانە بۆ زمانەکانی دیکە لەم کرانەوەیەکەوە دنیا خۆی کردووەتەوە خۆمان بناسیێنین و وەسیلەش هەیە لە بەردەممان دکتۆرە کەوسەر جبارە کە هاوڕێی منە جارێکیان شعرێکی هێمنیم بۆ تەرجەمە کرد طبعا زۆر عاشقی عەدنان کەریم بوو کە وتم شعرەکانی هی هێمنە
و شعرەکەم بۆ تەرجەمە کرد وتی باشە ئێوە ئەو جەوهرانەتان هەیە ئەو گۆهرانتان هەیە وەڵڵا ئێوە کەم تەرخەمن ئێوە زوڵم لە خۆتانەکەن کە ئەو نمونانە ناگوازنەوە بۆ ئێمە بۆی ئێمەش دراسیان نەسەکەین کەواتە کەم تەرخەمەکە لە خۆشمان هەیە چ ئەوانەی کە وەرگێڕان دەکەین وەرگێڕانەکانی ئێمە زیاتر لە زمانەکانی دیکەوەی بۆ کوردی وەرگێڕانی پێچوانەمان زۆر کەمە ئێستا بە پەنجەی دەست لە کوردستانە ئەو وەرگێڕا کوردانە دەژمێری کە لە کوردیەوە وەرگێڕانەکەن بۆ عەرەبی من کاتێک خەسیدەی زمانی عەشق و زەمەنی ئەنفالی ماوەسا رەباری سوێنیم کرد بە عەرەبی لە تونس بڵاوم کردەوە فاتیمە بن محمود یەکسەر هات هینی کرد یعنی لە لێکۆڵنەوەکە ئیشی لەسەر کرد پاشان محەممەد تەحسین الحەیانی کە لە بەغدایە ئەویش بابەتێکی درێژی لەسەر نووسی کاتێک خۆم هەوڵدەم خۆم بناسیێنم ئیش بکەم ئەوش ئەوی دیکەش دێتە پێشەوە لێم خۆ زۆر جار هاتنە پێشەوەکە ینی کەم تەرخەمی خۆمی تایە چونکە ئێمە سەقافەیەکی داخرامان هەیە بەسەر خۆمان و بۆیش عەرەبەکان زۆر جار بەڕەقی بە داخراوی بە وشکی ئەمان ناسی ئەوش پەیوەندی بە ئەو لایانی سایکۆلۆژی سیاسی کوردیە کە بەردەوام هەوڵ دراوە بیکرێ بەم کاراکتەرێکی شەرمن کارکتێکە هەمیشە بۆ ناو خۆی دەگەڕێتەوە کاراکتەرەکەی بەناو خۆیەتی نەک بەرەو دەرەوە بە ئینفتاح ئەوە کەواتە ئێمە خۆشمان کەم تەرخەمین حەزەکەم باس لە مەسەلەی ئەرێنی و نەرێنی بکەم کاتێک کە دەڵێم وێنەی نەرێنی ئەوەی کە ڕێزان خاس باسی کرد بەسم لە وێنەی ئەرێنی یاتە ئیجابیە ئەو وێنە ئیجابانەی کورد کە ئێمە کوردی نیشانداوە لە ئەدەبیاتی عەرەبیە لە ئەدەبیاتی عەرەبیە لە هەندێک شوێنە ئێمە بە کەسانی بە وەفا و ئازا و جەربەزە و ئەمانە نیشان دراوین یعنی بەڵام لە بەرامبەریشە بە خەڵکانی خیانەتکار و غەدار و چەتە و ڕێگر و نازانم چی و چیش نیشان دراوین بەسم لە لایانی نەرێنی و ئەرێنی ئەوەیە کە باسم کرد ئەمەش ڕێزان خان ئەمە بەحث نییە ئەوەی کە من کردومە بەڵکو ئەمە هەر بۆ خۆی وێبنارێکە پێشتر لە وەرکشۆپێک لە زانکۆیەکی ئەهلی بەشداریم پێکرد کە داوایان لێکردن بابەتێک پێشکەم لەم بوارەوە لەگەڵ مامۆستایەکی بەڕێزی عەرەب کە لەم وێبنارەش من هەندێک استفادەم لە نووسینەکانی کرد سەبارەت بە نەورۆز لە شێعری عەرەبی وەک سەرچاو مامۆستای خۆش بەڵام ئەو کە تەنها باسی لایەنە ئەرێنەکانی کرد من تۆزێک ئەوم بۆ بینی ڕخنم لێ هەبوو کە بۆچی بەستیانی ئەرێنی ئەو فەندایانە باشەکان باس دەکەی لایەنە خراپەکانن بۆ شاردیەوە بۆیە کاتێک کە من لەوێ ژایەتیم کرا لە ئەوەیە و هەرنیان وێبنارەکە باش تەقدیم کەم تەدەخلیان کرد و عەرەبەکان هەڵسانەوە و تووڕەبوون و دکتۆر ئارێنە بۆ خۆش لێ بوو نەمتوانی پەیامەکەم بگەێنم بۆیە هاتم ئەو کاتە بە ناوی نەورۆز و کوردستان و نەورۆز لە شێعری عەرەبیا بوو ئەم جارە زمان و ئەدەبی عەرەبی زیاد کردم بە کورد لە زمان و ئەدەبی عەرەبی بۆ بابەتێک فراوانتی گەوندێک فلانم بڵێ بە عەرەبی پێشکەشم کرد بەس لە بەڕێزەکان باسی ئەوە کرد کە خۆشمان دەبێت بە عەرەبی قسە بکەین بچین ناو عەرەبەوە بەڵام من بەردەوامیش لەسەر ئەوە کردووە کە بە زمانی عەرەبی خۆم ناساندووە لە زۆر شوێنیان زۆر کۆڕ و کۆبنەوە هەر هەفتی ڕابردوو لە کەربەلا من توێژینێکم پێشکەش کرد و باسی ئەنفال و هەڵەبجە و ئەوانم کرد بە زمانی عەرەبی چەند کەسانێکی دیکەشمان هەیە کە بەڕاستی لە دنیا عەرەبیە بە عەرەبی ئیشەکەن و نەناسراون لە ناو فەزای کوردیا یەک لەوانە مامۆستا جەلال زەنگابادیەکە وەکو پێویست بەیاخی پێنهاتووە ینی یەک لەوانە ئاشتی خانەکە ئیسا گوێی لە منە و لەم وێبنارایە و ماستەرنامەکەی بەراورد لە بینی شێرزاد حەسەن و ڕۆمانوسێکی عەرەبیە یان یەک لەوانە خاتون ئەوەیە سارا زەید مەحموودەکە لەسەر مەها حەسەنە کە ڕۆمانوسێکی کوردە و کچە بە عەرەبی دەنووسێ بە ڕۆحێکی کوردانەوە کەسانێکمان هەیە بەڵام ئەو ڕاگەیانی ئێمە ئەوەندە خەریکی کایە سیاسەکە و شەڕەجنێ و ململانەی حیزبی و سوکایەتیکردن و پەلامەرتانی ئەوە لایانی کلتوری و سەقافی لەبیر چۆتەوە بزانە بەرنامە ئەدەبیەکان هەمیشە پرایوەسخراپترین بەرنامەکان ناوڕاگەیاندنی کوردیە بەرنامە ڕۆشنبیرەکان پرایوەسخراپترینن کەواتە ڕاگەیاندنی کوردیش زۆر مشکلەی هەبووە کە ئەوانەی بە ئێمە نەناساندووە و ئەوانە لە ڕاگەیاندنی عەرەبیا زیاتر دەرکەوتون و وەک کوردناسێکی شانە سەرگی حتا ئێستا مامۆستا جەلال زەنگابادی باس لەو کوردانەکە کە ناوی ناون عەرەبفۆنەکان ئەو کوردانێکەوە بە عەرەبی نووسیان دەفەرموو بزانم کێ باس لە دەڵێ جەلال زەنگابادی خەریکی ئیشێکی گەورەیە یان لەسەر کوردۆلۆجیا نووسێ بە عەرەبی زۆرمان هەیە ئیشان کردو بەس بزرن بەداخۆ بزرن ینی تەحسین گەرمیانێک تێ لەو جەلەولایە لەو گەرمیانە دنیای کاری باشی کردووە کاراکتەرەکانی ڕۆمانەکانی کوردیە بەس کاکە ئەوەنی کە ڕاگەیاندنی کوردی کەسێک کە لە تیکتۆک دەناسێنێ یان ئافرەتێکی پرسلیکۆن و نازانم کەسانێک کە لە ڕووی عەقلی و دواکەوتون دیان هێن گاڵتەیان پێەکەن چارەتێک نان باس لەو کەسانە بکەن کە ئەوەن
فەکیرێک و فەیلسوفێکی بلیمەتی وەک ئیبراهیم محمود لە دهۆکە چێ دەیناسێ ڕاگەیاندنی کوردی چەند تا چەند نزیک بە تۆ لەم پیاوە دەزانن کە لەناو دنیا عەرەبیە ئیبراهیم محمود کێیە یعنی فەڕەنسی زانێکی زۆر بلیمەتە وەرگێڕێکی زۆر باشە چەندین نووسینی لە فەڕەنسیوە کردوتە عەربی لە عەربی کوردیەتە فەڕەنسی لەسەر کورد و تەسەوفی کوردی دنیا ئیشی کردو بە عەربی ئێمە ڕۆژنامەنووسەکانمان بەشێکیان نامسەقەفن بە خۆمان ڕۆژ ڕاگەیاندن دەرسم وتەوە خۆم ڕۆژنامە نووس بووم دەزانم کە ئاستی ڕۆشنبیریان زۆر لاوازەوانی بە دوای جنێوی بەنبێژێکا گەڕێن بە دوای سوکایەتی مەلایەکا گەڕێن بۆ یەکێکی کە گەورەیکەن بە دوای ئەوان ناگەڕێن کە ئیبراهیم محمود لە دهۆک چی کتێبی تازەی چیە لەسەر کورد کەواتە سەقافەی گشتی ئێمە سەقافێکی ضەحلە سەقافێکی لاوازە سەقافەیەک بەس احتیمال لەسەر چاوەکە بە دوای جەوهەرەکانە ناگەڕێ باشە بۆیە من هەمیشە ئەو شعرە فارسیەم بەبێ بێتەوە باس لەوە کاکاڵێ ڕووی دەریا کەف نشینت قعرێ دەریا گەوهەرەستە لە ڕووی دەریا کەوت کەفە بەڵام لە بنەوە گەوهەرە ئێمە ناچین گەوهەرەکە بێنین ناشین بە دوای گۆرەکانی سەقافی کوردیا بکەن ئەکە سەقافێکی قوڵترمان هەبوو من هاوڕام لەگەڵ کاک دکتۆر کاوە باس لەوەکە کە سەقافی عەرەبی بەڵێ بەیاخی بۆ ئێمە هەبووە دینی ئیسلام بەیاخی بۆ ئێمە هەبووە کە سەرچاوی معریفی و حوجدانەمان هەمووی خۆ ئیسلام نەبووە لەکوێ دەمانزانە حوجدە چییە بۆ خۆم هەمیشە شانازی بۆەوە دەکەم کە پەروەردەی حوجدەکانی کوردستان و ئەهلی تەسەوف خۆ ئەگەر ئەوان نەبووە من عەرەبی مەوەندە باش نەدەبوو کە بە عەرەبی بنووسم بەڵێ سەقافی ئێمە سپادێکی زۆری لە سەقافی ئیسلامی کردووە و ئێمە وەک ڕاگەیاندنیش کەمتر خەمین لەوەی کە ڕاگەیاندنێکی عەرەبی بە قووەتمان هەبێ مخاطبی عەرەب بکە هەروەک چۆن ڕاگەیاندنێکی بە قووەت ئینگلیزمان نییە ئینگلیزیمان نییە مخاطبی ئینگلیزکە یا مخاطبی فارسکە ئەومان سەیری ئیسرائیل کە بڕۆ سەیری پیجی ئیسرائیل تتكلم بالعربية بڕۆ سەیری فەزایەتی ئیسرائیل کە بە عەرەبی دەنووسن عەرەبی ئیشەکەم بزانن چی دەکەن کێ ئیش دەکەن ئەسڵەن توانن لە ئەزموونی ئەوانە سوود وەربگری بەڵام تو کاتێک کە دەی کەناڵێک دەکەیتەوە بۆ تێکدانی ئەخلاقی کۆمەلگا سوکایەتیکردن بە ژن و نازانم بە چی و چی قسەی بێمانە و پرۆپۆچ و پوچە گوازیتەوە نایە کەناڵێک بکەیتەوە بە ئینگلیزی باسی دنیای خۆتیان بۆ بکەیت لەم سەردەمی کردانەوە نایەت کە بەجێکدا بمەزنەوە ئیسرائیل تتكلم بالعربية بە عەرەبیکە کوردەکان ڕۆڵیان تیا بێ ئەوانشی کە هەیە تەنها لە ڕوانگەیەکی حیزبیەتی و ئیشەکەن لە ڕوانگەیەکی نەتەوەیەتی ئیش ناکەن خەمیان گواستنەوەی پەیامی حیزبەکەی بۆ دنیای عەرەبی نەک پەیامی کورد بۆ دنیای عەرەبی بۆ خۆم لە ئیعلامێکی لە حیزبەکان لە بەشی عەرەبی بەرپرس بووم زانم چی نەقڵەکەن ئەوە نییە کە من هەندێک لەو کۆمنتانەش وەرگرین ئەگەر دکتۆر کاوەش هاتەوە دەتوانێت دەستی بەرزکاتەوە بە قسەکانی تەواو بکە هەندێک کۆمنت نووسراوە لە چات بۆکسەکە ڕەنگە جەنابیشت بینی بیت مامۆستا ئاشتی کەمال جیهان بەخش خۆی لەگەڵمانەوەی ناوتێنا دەڵێ خۆشبەختانە من وەکو کچێکی کورد بە عەرەبی دەنووسم سەرەکەشم بەراوردکاریە هەوڵی ئەوماندا وێنەیەکی جوانی زمان و ئەدەبی کوردی بگوازینەوە هەمیشەش ئەوە پەیامی ئێمە بووە مێسەجی ئێمە بووە کە هەوڵ دەدەین کورد لەو بازنە داخراوەیە دەربکەن بەڵام ئەو مەسیجەش لەلایەن هەندێک لە ڕۆشنبیرانی خۆمان ڕوبەڕووی چەندین پرسیار دەبێتەوە بە پێچەوانەی ڕۆشنبیرانی عەرەب کە ئەو مەسیجە بە مەسیجێکی ئینسانی وەردەگرێت دەستخۆشی لێ دەکەین سپاسی دەکەین کە لەگەڵمانە دکتۆر بەیان لە دهۆک لە زانکۆی دهۆک دکتۆر بەیان دەڵێ پێشنیار دەکات درێ بابەتەکە دابەشی دوو بابەتی سەربەخۆ بکرابایە یەک لەوانە وێنەی کورد لە ئەدەبی عەرەبی کۆن وێنەی کورد لە ئەدەبی عەرەبی هاوچەرخ مەسەلەن ئەو پێشنیارێکە مامۆستا نێچیروان وەلی دەڵێ دەستان خۆش بێ یەک خاڵی ورژواندووە کە دەڵێ پەیوەندی و ئاشنایەتی کەسی هەبووە لە نێوان شاعیرانی کورد و عەرەب بۆ نمونە سەیاب و گۆران پەیوەندیان هەبووە یەکتریان ناسیوە و ئاگاداری شعرەکانی یەکتر بوون هەروان نامەی ماستەری بەراوردکاریش هەیە لەبارەی ئەو دووەوە دەستان خۆش بی زۆر سوپاس دکتۆر مامۆستا سالار دووبارە ئەو لینکەی دانایەتەوە مامۆستا ڕزگار دکتۆر ڕزگار العقد الفريد ئەوەی کە دکتۆر کاوە باسی کرد ئەحمەد بن محەممەد بن عەبدڕەب ئەندەلوسی لینکەکەشی دانا دەژڵێ پێویستە زانا و ڕۆشنبیرەکانمان بەرز بنرخێنرێن و تیشتی ئەعلامیان بخرێتە سەر ئەو قسانە هەبوو ئەگەر شتێک تێ نازانم دکتۆر کاوەش هاتەوە یان نا ئەگەر هاتەوە کاک دکتۆر کاوە دەتەوێت قسەکان تاوکەی مایکەکەت بکەوە و قسە بکە فەرموو ئەگەر بە کورتی بیبەرە و کۆتایی دەڕۆین وەبی دکتۆر سالار ئەو کۆمنتارە وەڵام
باشا كاك دكتور گیان دەستان خۆش بێ وەڵا مچران فعلا لەوە لای خەتی منەوە بێ کاک دکتۆر گیان مجمەلی قسەکانم لەوە خۆیە بینێتەوە بەڕاستی فعلا باسی من لەوە کردی ئێستا جەنابەت زۆر جوان باقاری جوانە گەڕانتەوە کە فعلەنەوەی من و تۆین پێویستە ئێستا لەسەر شانمان زۆر قسەیەکی زۆر عیبارەیەکی زۆر دقیقی جوانت بەکاریان ئەگەر بۆ ڕۆحیەتەوە ئیش بکەین فعلا دڵنیاتەکەمەوە پێویستمان بە شتێکی وا نابێ ئۆتۆ نابێت کە لەگەڵ عەرەباکە بینە هاوشانیان چکم ئێستا گەردەمی زمانی ئەوانەیە بە حکم ئێمە ناوچەمان لە گەرمیانین نزیکین زیاتر لە مەنتەقەی خوارەوە کۆنتاکتمان هەیە ئەبینی تەوەقع بکە کە سێری سەقافەتی کوردیەکە زۆر بە نزمی سێر سەقافەتی کوردیەکانیش ئەگەڕێتەوە بۆ هۆیی کە جەنابەت باسی کرد ئێمە ئەگەر ئێستا لەناو هەموو فەزاییە ئەو تەخشان و پەخشانی کە لەناو فەزایاتی کوردیە بە ڕادیۆ و شۆداتر بە تەلەڤیزیۆن و بە مەرئی و مەسموعیشتەوە ئەبینی یەک کەناڵی فەزایی عەرەبی کراوەتەوە کە زمان حاڵی کوردە تقریبان تەوەقع بکە هەر شەرمەکەی سێ بەرنامەکانی بکەیت جا یاوەکو مەسەڵەن بۆ نمونە تۆ من دعوەتنامەت بۆم دێت بەسیترین شت لەلایەن حکوومەتی خۆمەوە تەوەقع بکە بۆ خوارەوە بۆ ئەوانە بە سوپاس پێزانینێ نەک بەس بۆ من بۆ برادرانی ترم کە لەگەڵمان تەوەقع بکە هەر کاکە بە ئێمە مەسەن بۆی دنیای کورد بناسیێنینە هەر لاقەلەن بە تەوەقع بکە کاک دکتۆر ئێمە لە لای خۆمانەوە وەکو خۆمان ئەڵێن فعلا ئێمە هەین سەقافەتێکی وایە فعلا ئەمە نقڵی لێ ناکرێ بەڵام لەبیرت نەچیە ئێستا 2 هەفتە پێش ئێستا تقریبا چەند هەفتەی پێش ئێستا نەک 2 هەفتە وەفدێک لە زانکۆی کوفەوە هاتوو بوو بۆ لای ئێمە بڕوا بکە ینی هەندێشتمان بۆیان باسە کرد بە غەریب یانیوت ئاوا سەقافەتێکی بە قوتانەیە ئەی بۆ شاراوەیە بۆ کەسانی وەکو جەنابتانیە بیگەێنێنە ئەر ئێمەکە لە عێراقا لە داخلی عێراقا خۆ ئێستا تۆ باسی کورد لە ئەدەبیاتی عێراقیە باست نەکردو تۆ لە بە ئەدەبیاتی عەرەبیە باست کردووە کاک دکتۆر گیان لە دنیای فەزای عەرەبیە گەورەترە تا فەزای عێراقی تۆ فەزای عێراقی غێر لە نزیکمانە بەسیترین شت ناتوانین بیگەێنین کەسانی لێ هاتووەکو جەنابێت وەکو خەڵکی تر پێویستەکە ئەنجا بتخوا ئەفوانەوە تەواونەکرد لەناو بەشەngانی عەرەبیە کاک دکتۆر شتێکی ورژان بە حەقەت من زۆر جار لەگەڵ برادرانی لە بەشی عەرەبی لە زانکۆی گەرمیان بەدانیشتن و یەک سێ بەشمان هەیە بە هەر سێ بەشە خانەقین و کەلار بنە پەروەردەیشی هەیە و پەروەردەی بنەڕەتیشی هەیە هەر سێ بەشەکەمان هەیە تەوەقع بکە ینی نەتاجێکی وامان بە ناتوانین هیچ شتێ لەو بابەتا بکەین کە مەزەن بتوانین هەر بەسیترین شت یەک تۆز بڕۆین ئەولاوە بەسیت بڕۆین بۆ زانکۆی کەرکووک یا بڕۆین بۆ زانکۆی تکریت یعنی دەستمانەوە نەکورتۆ بۆ ناتوانین خزمەت بەوەی کە بکڵین کاکە باب ئێمە چەند بابەتێکی بەراوردکاری بکەین لەگەڵ زانکۆی تکریتە ئەللا بلا من بابەتێکی عەرەبی بێنم بە حکمەوەی خۆم لە بەشی عەرەبی ئاخوانم کەچی خۆشم مەسەن بۆ نمونە ئەگەر سێر بکەی لوغەی دایکم مەسەن کوردیە ئەگەر بیتە سەر واقع ئەللا بلا بەو شێوە بەو ئاراستەیە بچم ئەگەر با من یەک نمونەی ترتە دەمێ کاک دکتۆر گیان تەوەقع بکە ئەگەر لایەنی پەیوەندیدار هاوکارت نەبێت لە خۆی وت ساردبوونەوە تیات ڕۆدا کە ساردبوونەوەی شە بووە لە خۆیەوە هیچی پێ ناکرێ من بابەتێکم کردەوە وتت باست لە توێژینەوەی خوێندکار یاکو توێژینەوەی خۆمان یاکو با بتوانین بۆ شێوەی کە بنووسین کە زیاتر بیناسیێنینەوە تەوەقع بکە من بەحسێک بڵێ توێژینەوەیەکم بڵاو کردەوە لەسەر یەکێ لە شاعیرە کوردەکان بە زمانی عەرەبیش کردوم بەخوا تەوەقع بکە ئاستەنیان بۆ دروست کردم لە تەرکیە وتیان دکتۆر گیان تۆ ئەمە کە تەقدیمت کردم شاعرە کوردە ئیوتم کاکە خۆ کوردە من بۆ تو ینی هۆی ئەنجامدانی توێژینەوە چیە من ینی پرسیارم لە جەماعەتی لیژنەی تەرقیات کرد وتیان وەڵا گەیشتنە بە ئامانجە ئێوتم ئەمە ئامانجی ئێمە گەیشتنە بەو سەقافەتە کوردیی کە لە ناو خودی خۆمانەیە بۆ ئەی بگەێنینە دنیای دەرەوە ئاخر تۆ ئەدەبی مەحەلی لەگەڵ ئەدەبی عالمیە یاوەکو ئەدەبی دووەلیە جیاوازە ئێستا و ئەدەبی کە لەناو ئەدەبی سەقافەتی کوردی هەیە ئەدەبێک تا ڕادێک نەک تا ڕادێک وەڵا ئەتوانم بڵێم 180 ئەدەبی مەحەلیە تا ئێستای سەقافەتی کوردی و ئەدەبی کوردی نەگەیشتۆتە دنیای دەرەوە بە یەک دڵمان خۆش نەوێت بە یەک چەند ڕۆمانێک یاوەکو بە چەند چیرۆکێک چۆتە دنیای دەرەوە نا ئێستش بە ئێستاشەوە نەتاجاتمان حساوی نەتاجاتی مەحەلی بووەکرێ ئەنجا بۆ یان لەو ڕوانگەوە ئەو بەحسیان لادا وتیان بەخوا مەطلوب نییە یعنی تۆ شاعرەکە شاعری کوردە و
وتم کاکە قەینا کووردە بەس خۆ من بە جوانی نووسیمە لە فەری گەیشتومەتە ئامانجێکە ئەوەی ئەم شاعرە هەر چۆنێنە بێت لەناو کتێبخانەی کوردیا دوو بەیانی کەسێک دێت بێ بەحسێ بکات لەسەر شاعرێکی کوردی بەراوردکاری بکات لەگەڵ شاعرێکی عەرەبی خۆ منە تاجەغاتی ماوەی تەحویل کردوتە سەر عەرەبی بەحسەکە بە زمانی عەرەبیە وتیان وەڵاهی ناکرێ ینی کۆمەڵی ئاستەنگ هەیە فعلەن ئەبێ ڕێککەوتنی لەسەر بکرێ بۆی بەشەکانی عەرەبی کاتان زۆر ناگرم بەخوا قسە زۆر بە حەزم کرد لەگەڵ کاک دکتۆرە لە بیدایەتەوە لەگەڵ یاباتەم بەڵام بۆ نێرین کاک دکتۆر کاواتوان دەستان خۆش بێ ئەو بە ڕێزەش دەستی خۆش بێ لە لینکی کتێبی عەبدولفەریدی نارد وەڵایشم لێ کردووە ئینشاڵڵا لەگەڵ دکتۆرێکی بەڕێزا کە لە کۆنفرانسێکشمانەیە بە خۆشحاڵیەوە جەنابتانیش خۆشحاڵە بین ئەگەر لەسەر علادین استجادی ئەگەر بابەتی عەرەبیش بنێرین ئێمە شەر لەوێ بین و لە خزمەتان نابین دەست خۆش کاک دکتۆر سالار ئەگەر دەست پێ بکەیت لەبەر کاتەکە چاوەڕێ ئەگەر لە کۆمنتەکان هیچ هەبوو ئەگەر قسەی جوانیان کرد و بابەتی باشیان ڕوژان سەبارەت بە کۆمنتەکان سەبارەت بە کۆمنتەکەی دکتۆرە بیان هاوڕێکی عەزیزی منە لە گۆڤاری گێڕانەوە پێکەوەی شەکەین پێشنیازێکی جوانی کردووە بەڵام دکتۆرە گیان من تایسە بڕیا و پێشنیازی جەنابوو بۆ توێژنەوەیەک باشە من نازانم تا ئێستا من ئەمە دەکەمە توێژنەوەیەک لە ئایندا یان نا بەڵام دەمیەتما هەیە کە کردمە توێژنەوە حتمما لەو پێشنیازی بەژدە بەڕێزە ئیسفادە کەم بەڵام خۆتە زانی پێشکەشکردنی وێبنار و پلاندانان بۆ وێبنار جیاواز بۆ توێژنەوەیەک چونکە لە توێژنەوە نخۆیانە قسە وێبنار تۆزە شتەکان نوتیتەوەوانە سادێکیتەوە بەڵام بابەتەکە وای لە من کرد بیکەم بە توێژنەوە بەڕاستی ئەو لینکانەی بە ڕێزان نادەن ئیسفادی لە دەکەم وە هەموو سەرچاوانە بەشێکی زۆریم لایە بەشکم بتوانم لە ئایندە کتێبێک لەسەر هەمان بابەت بە کوردی و عەرەبی بڵاوکەمەوە سەبارەت بەوەی کە دکتۆرکاوە باسی کرد دکتۆرکاوە قسەی جوانی و ڕوژان باسی بابەتی مشکلەکانی بەشی عەرەبی دیاری کرد ڕاستە ئەدەبی بەراوردکاری هەموو شێکێشەوە دروستەکەی لە بەشەکانی عەرەبی من کاتێک کە ویستم نامەی ماستەرەکەم لەسەر ئەدەبی کوردی و عەرەبی بە بەراورد بکەم یەک لە پرۆفیسۆرەکان وتم ڕۆمانی کوردی بەراورد دەکەم بە ڕۆمانێکی عەرەبی وتی بۆ کورد ڕۆمانی هەیە یعنی کوردی شو بەم سوکایەتی سێرەکەم کێشەکەمان ئەم خۆ بەکەوەی دەکردنە ئەم بە سوک سیرکردنی خودە لە لای کورد کە لە بەشەکانی عەرەبی زۆرە هەندێک مامۆستا عنسوریەتیان بۆ سەقافە و ئەدەبی عەرەبی زیاتر لە خودی عەرەبەکان خۆیان و ئەو بەبیرم تێک پرۆفیسۆر دکتۆر لەتیف کە مامۆستای منە ئەوش توێژنێکی پرۆفیسۆری نووسی بوو بە کوردی پێما بێ لەسەر دەلالەتی وردیلەی و قەبەی و شتێکی ئەوە بوو لە شعری کوردیە جیاتی کراو و نەیان هێشت تاقیق پێ بکە بەڵێ تا ئێستا لە بەشەکانی عەرەبی ئەو تێڕوانانە هەیە و تێڕوانە خراپانە هەیە دەبێت بگۆڕین بەشەکە لیژنەکانی زانستی بەشەکانی عەرەبی دەبێت استراتیژیەت و سیاسەتی بەشەکانی عەرەبی داڕژنەوە ئەسڵن پێم وایە وەزارەت دەبێت سیاسەتی بەشەکانی زمان هەموو کوردستانە داڕژێتەوە کاتی خۆی ئێمە پێشنیازێکمان لەگەڵ دکتۆر عوسمان ئەمین ساڵح بەڕەحمەت بێ ناردە بۆ وەزیری خوێندنی باڵا سەبارەت بە بەشەکانی زمان کە چۆن سیاسەتیان دابڕێژێتەوە بەشەیەکی خزمەتی ئەمەتەوە بکەن ئەو وەفاتی کردووە وەزیری شکۆڕا بەداخەوە داواکارم کە وەزیری خوێندنی باڵا چاپەخشانەوەی بۆ بەشەکانی عەرەبی بکە و بەشەکانی زمان بۆی کە بتوانێت خزمەت بە کەلتوری ئەم میلەتە بکەن ئەسن تۆ بەشی شەریعەش دەبێت خزمەت بە زانەکانی کورد بکەیت خزمەت بە مەلاویکەری مدەڕیس و بە مەولەوی و بە مستەفا زەڵمی و ئەوانە بکەینە ئیبن عوثەیمین و نازانم کۆمەڵێ لەو ئیبن تەیمیە و ئەو زانە ئیسلامی توندڕەوانە من ئیسفادەیان دەکەم وەکو کوردیان بێ خزمەت بە ئەو زانە کوردانە بێ کە بە زمانی عەرەبی نووسیانە خزمەت بە ئیبن ئادەمی کوردی بکەیت بۆیە ئەم سیاسەتانە سیاسەتی کلتوریمان بە گشتی پێویستی بە پیادەچوونەوە هەیە من دەزانم کە کۆمەڵە عەرەبی باشیشان تێڕوانی باشیان بۆ گەلی کوردی یەکلەوانە دکتۆر عەبدولحوسێن شەعبان کاتی خۆی من لە کێرین مقابلەیەکی درێژم لەگەڵی کرد سەبارەت بە کورد و بەیەغدانی ئەدیبە عەرەبەکان بە قەزی کوردی ئەوەی گەلوانی کە زۆر باسی قەزی کوردی لەناو عالەمی عەرەبیەکە بەڵام ئێمە لا ئێمە بزرە یان هادی عەلەوی مەسەلەن یان حەسەن عەلەوی ئەمانە کۆمەڵە کەسن کە مەلەفی کوردی لەناو عالەمی عەرەبیە ڕۆڵیان هەبووە مەسوسپاسیانەکەی دەستخۆشی لە هاوڵاکانیان ئەکەین و هیوادارین کە دۆستەکانمان سنووری دۆستەکانمان فراوان بن لەبیرمان نەچێ مەحموود جنداری کە لە چیرۆک نووسەکانی عێراق و بەناو ناوبانگی گەورەی هەیە کە کاتی خۆشی پێما بێ لە سێدارە درا لە چیرۆکانی بەباشی باسی کوردەکە من شتێکی ئەو تۆم نەماوە کە باسی زۆر هەڵەکرێ کاتیش ڕاست
بەس یەک کەس دەستی بەرز کردێتەوە مامۆستا شکار ئەگەر ئەویش وەرگرین لەبەر کاتەکە مامۆستا شکاریش وەرگرین تاوە کۆتایی پێدێنین مامۆستا شکاری برایم فەرموو قسە بکە ئەس تکایە بە کورتی بچکە کاتمان تاوا بووە بەسەر چاو کاک دکتۆر شەوتان باش شەو باش دەستخۆشی لە بەڕێز دەکەم کاک دکتۆر بابەتێکی گرنگ بوو بەڕاستی باشمان لێبینی پرسیارێکم هەیە بەڕێزت کۆمەڵێک سەرچاوت باس کرد یا کۆمەڵێک باسی کۆمەڵێک نووسەری عارەبت کرد کە بە شێوازێکی نەرێنی لەسەر کوردیان نووسیوە ئایا چراوە بۆ وەڵامدانەوەی ئەو زۆرە نووسەرانە ئایا تا ئێستا هیچ وەڵامدانەوەیەکمان هەیە یاخود هیچ بەرنامەیەک هەیە بۆ وەڵامدانەوەی ئەو جۆرە نووسەرانە ئەمن وەکو خۆم ئەگەر لەسەر پسپۆری خۆم باسکەم کۆمەڵێک کوردمانەیە چونکە من پسپۆرەکەم زانستی کۆمەڵایەتی مێژوو جوگرافیا کۆمەڵێک پسپۆری کوردمان هەیە بە عەرەبی نووسیویانە بەڵام لە پاڵ نووسینەکەی کە کۆمەڵێک بەرهەمی گەورەیان هەیە لەسەر مێژوو لایانی کوردیشان پەراوێز نەخستوە لەوانە ئیبن خەلەکان کە لە کتێبی وفیات الأعیان وابناء الزمان و هەروەها ئیبن ئەتیر کە کۆمەڵێک زانیاری بە نرخی باس کردووە لە کتێبەکانیدا لەوانە التاريخ البحر لدولة تابعة بالمصل وهروها مدرج بعربيش جوان الباب في تهذيب الإنصاب وهروها أبو حنيفة دينوري أو أنا سر رأيوي كبعربي نسيبيانا باسي كردو ياخذ باسي ميجو إسلامي عن كردوا باسي كرديان كردوا لبالله وجده بويا هيس نسريكي ترمان هي بو شوازك لبال برهما كاني كبعربي نسيبيتي شون ضلي باسي كردي كردو بيتي عبي يزبي كرد ئەدەبی کوردی بە وڵاتانی تر بناسێنێت و من بۆ چونێکشم کاک دکتۆر تەسەوڕ دەکەم کە ئەو نووسەرە کۆنەکانیش کە بە عەرەبی نووسیویانە زیاتر بۆ ئەو بێ لە سەرچاوی عەرەبی ئەو کاتە زیاتر لەوانێ بەکار هات بێ لە جامیعەکان لە معاهیدە ئیسلامیەکان یاخود لە وڵاتانی تری عەرەبی ئەو کاتە لای خۆمان لەوانەیە جامیعە و یاخود معاهیدمان کەم بووە لەوانەیە هۆکارەکەی بەشێکەوە بێ ئایا بەڕای جەنابی شەروانیە سپاس مامۆستا شکاتیان سپاس بۆ زمینەرەکان و زۆر سپاس کۆتایی دەبێت نەمبینیەوە بە کشوێکی بەشێکی بەرنامە بۆ داڕێژرا و وەڵامی یەکێکی و عەرەبانە بدرێتەوە کە لە کۆندا لەلایەن نووسەرە کۆنەکانی کوردەوە کە دژ بە کوردیان نووسیوە ئەوەی کە بینیم تەنها کاتێک کە شەیتانی عێراقی کە شاعیرێکی دەداوە دژ بە خەڵکی هەولێر دەنووسێ پێما بە سەردەمی سوڵتان زەفەرەدین و ئانایە وەڵامی دەدرێتەوە وەڵامێک کە دواتر ناچاری ئەکەن داوا لێبوردن کە هەر ئەوم بینوە بەس وەڵامی ڕاستەخۆم نەبینەوە ئەمما لێرە و لێ هەندێک نووسەری کوردمان هەیە لە ئێستا بەڵێ بە شێوەیەکی ڕاستەخۆ بیان ناڕاستەخۆ دەیانەوێ ئەو وێنە خراپەی بۆ کورد دروستکراوەنەوە ئەدەبیاتی عەرەبی و سەقافی عەرەبیە بیشکێنن هەر بۆ نمونە کاتێکە سعدی یوسف شەریک کردستانی نووسی کوردستانی کرد بە مەیمونستان وەڵامی درایەوە لە ئێستا هەمە مەسلە کۆنا نا چونکە بڕاستی زمانی عەرەبی خۆتە زانی کە زمانی گەلەکانی ئیسلام بوو زمانی یەکگرتووی بوو ئەو هەستە کوردایەتیەش نەبووە کە ئێستا من و تۆ هەمانە ئەوە لە دوای حاجی قادری کۆیی بوو ئەم هەستە کوردایەتیەوە کاتێکە هەستی شعوبیەتیشە بۆ لەناو عەرەبا خۆتە زانی لە مێژووە شعوبیەت چ کاریگەر بۆ لە مێژووی عەرەبیوانە کوردەکان زۆر شعوبی نەبوو تا بێن وەڵامی دەم کوردکەرانی عەرەبەکان بنەوە و ئەمانە ئەوان هەر زیاتر خزمەتکاری عەرەب بوون زیاتر خۆیان بە کەم زانیوە ناو دنیای عەرەبیە و لەبەرەوەی کە زۆرش ملتەزم بوون بە ئیسلام و احتراما بۆ پیرۆزی ئیسلام جورئەتی ئەویان نەکرد و هەندێکیان وەک ئیبن تەیمیە یعنی عەرەب قودسێ دەدا بە عەرەب بە زمانی عەرەب ئەڵێ ئەوەی عەرەبی خۆش نەوێ ئیمانی تەواو نییە چ چاوەڕێک بەهەستە ناسیۆنالیزمەکە نەبووە تا بێن و هەشتا شعوبیەکەشمان نەبووە لە مێژووە بەڵام لە ئێستا بەڵێ نووسەری کوردیە کە وەڵامی عەرەبەداتەوە حتا شەڕ نووسین هەیە عەرەبیشەیە لەسەر خراپ نووسینی نووسەرێکی عەرەب دژ بە کورد قسەی کردووە عەرەبیشەیە بۆ کەسێک سەلام ئیبراهیم یعنی کەسێکی بلیمەتە ڕۆمانووسێکی باشە کە ڕۆمانی فی باطن الجەحیم هەیە يعني نووسینێکی درێژی دژ بە ڕۆمانووسێکی بەعسی عێراقی هەیە و ئاماژە بە ئەنفالەکە ئەسڵ ڕۆمانەکەی فی باطن الجەحیم تایبەتە بە ئەنفال بەڵێ لە کۆندا نەبووە بەم شێوەیە کە جەناب ئەفەرمی بەڵام لە ئێستا هەیە دەستت خۆش بێ کاک دکتۆر سالار زۆر زۆر سپاس بۆ کات و بۆ زانیاریەکانت بەڕاستی ئێمە زۆر سوودمەند بووین تێیدا دڵنیام ئەو بابەتە زۆر
زیاتر هەڵدەگرێ بەڵام بۆ وێبینارە بابەتی زۆر باشوور و ژێندران بابەتی توێژینەوە بابەتی کاری پێکەوەی خۆشحاڵ بووین کە بەشداربوویەکی زۆر لە تەسەور دەکەم لە سەرتاسەری کوردستان لەگەڵمان بەشدار بوون لە سلێمانی لە گەرمیان لە دهۆک لە هەولێر کە ئەوەش خۆی لە خۆیدا جێی دڵخۆشیە. دووبارە سوپاست دەکەین بە ناوی ئەکادیمیای مێگامایند پڵەس بۆ پەروەردە و ڕاهێنان سوپاس بۆ ئەو بەشدارانەی ئەوانەی کە لە پشتی لاپتۆپەکانەوە مامۆستا شەماڵ فەرمێسخان کاک پشتیوان لەگەڵمان بوون ئەم لە ڕێخستنی پۆستەرەکان و فۆرمەکان و وێبینارەکە و تۆمارکردنی. دواتریش وەکو بەڵێنماندا بوو هەوڵ دەدەین ئەو سلایدانەی دکتۆر سالار لەگەڵ لینکی تۆمارەکە بۆ بەڕێزان دنێرین لە ڕێی ئیمێل و گروپەکانی وەتسەپ و ڤایبەر. دووبارە زۆر سوپاس کاک دکتۆر سالار ئەگەر شتێک هەیە کۆتایی. من سپاسی بەڕێز دەکەم سپاس بۆ ئەو بەڕێزانێک کە تا ئێستا کاتوکان بە ئێمە بەخشی و ئامادە بوون. من هەمان بابەت پێدەچێت لە کەناڵی زاگرۆس ئەفۆن کەناڵی ڕوودا و باسکەم قسێکیان لەگەڵ کردومە بۆ ئەو بابەتە لەگەڵ یەکێتی نووسەران لەوێ بە فراوانتر بابەتەکە ئەخەمە ڕووبەوەی کە زیاتر بگاتە ناو ناوەندەکان و ئیشی لەسەر بکرێن. دەستخۆش دکتۆر هیمداتیان بۆ تۆ دەستخۆش بۆ سپاس بۆ ئەکادیمیای مێگامایند پڵەس کە بەم گڕۆکینەوە بە شێوازی ئۆنلاین کارچالایەکانی کات بۆی کە دەنگی بکاتە هەموو شوێنێک لێبڕاوانە خەریکی ئیشکردنە دەستیمان دەبوونتانە باتان لەگەڵ. زۆر سپاس کاک دکتۆر سالار ئینشاڵڵا لەگەڵ بەڕێزت لەگەڵ کەسانی تریش کە بە شایستیان دەزانین وێبیناریان بۆ ڕێک دەخەین دەکرێت با هاوبەشی بێ لەگەڵ سەکۆی زمان و ئەدەب کە جەنابەت بەڕێوەبەری ئەویش جێ دەستخۆشیە دەستی بە خزمەتکردن کردووە. ئێمەش لە هەمومان بەیەکەوە ئینشاڵڵا بەردێک دەخەینە سەر ئەو دیوارەی کە خەڵکانێک پێشی ئێمە دەستیان پێکردو تاکو دیوارەکە و دواتریش بینایەکە تەواو بکەین. دووبارە زۆر سپاس کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و شەوێکی شاد ڕێزان.